السلام علیکم و رحمت الله و برکاته. ایدی بکرت و کرمانجی شیرین صلوات خدا له هبن جداش هر 11 پاشیوندی ایرو پاشی و روزی 12 ویتنام استودیو کردستان بیشتر جوار پیتا پیشکش کنین. ایدی باشور کردستان ابتدایش ام بحثا هولیر بکین ایرو چنکه کش هوا پیچک یعنی توز بی پیچک هوا گلپیز بیش برنده ما یعنی بریار ام نو استودیو دا برنامه پاشی و پیشکش بکین. یعنی گرینگ اوه هر چند هیوار رمضان پیروز بردام با برنامه پاشی و یک کردستان بیشتر جی دیش بوه ایتا پیشکش کنین. دیش بر رشبای ابرو دیت نواز تو دیتا پیشکش کردن لیچ بنوید ایرو جی وکی هر جار تورین آینی تورین تندرستی و دیال هوا داد دیال میوان تایبت و پسپور دیت نواز تو دیتا دیال مبونج بلی وی کی جه کارین ما لیچ بنوید لباشور لباکول روزهات بنوید اگر یعنی حاضر بون روزهات اگر دست مکتن امده ورگرین و زیادتر بحثا پاشی بین هر چهار پارچین کورسانه و هر چهار پارچین دنیای جکین تورین ما ایرو یه آینی دسر یانه لیبوردهی و خوشتیت ناوینا خلکی دا با تایبتش هیوار رمضان دا دیزاتر یعنی خلق ناو هیوار رمضان دا کون ود بین بحثا یعنی لیبوردهیت کن دا خواز لیبورینش هفدود کنش برندش ایرو همه بحثا ویکی کن گل مامستا دلشاد گلالی دی ایرو ناو استودیو دا و که پیشنویج و تارخین دل گل مدابه تماشاوان اینجا هم بحثا عمل باشور برف باکور کردستان وبچین ما بحثا پیگوژیان و گیان لیبوردهی کرد ده همین دنیای جدید هیوار رمضان دا یعنی زیادتر خلق کون ود من طیبتشی ناوا یعنی دم افطاری و پاشی وجدا الباکور کردستان جیل بازار رهای خلق وی داره زیادتر یعنی دور هفدو کون ود بنو بحثا یعنی زیادتر تکلین جواکی جیت کن وی داره بحثا روشن خوین برینو که جیت کن ناوا هیوار رمضان دا طیبت جیل دانشتنا لسر فطاره اما برف باکور کردستان و طیبتشی باجر رهای وبچین و دل و پاکیجی و هفکارن مال باکور کردستانه لسوره رحای به هفکاری قیمقام باجر بشیارا گلی مته با هفدو جبو 3000 ولاتیان خوارنا افطاری هات داین خوارنا تاق حسن چلبی هات داین علاقه که مزنگشاند او بری افطاری ساعته که همو ماسین هاتبون داین تجابون ولاتی دبیجن هر چقاس او برکتا بری افطاری نما بجی به چالاکین وسا دلیوان خوش دبه روزی که ماشاءالله پر خوش ناز یاش خوش دوید اما işte nola berenene Ramazanlarda malik Ramazan embere de rek û pekbûne kebûn. Her kesî ji dil û can rojiya xwe dikir û pevra Ramazana xwe bi kêfxweşî derbas dikir. Niha hemû kes li mala xwe iftara xwe vedike û çanda Ramazanên berê nemane. هر چقاس چندین ولاتی بریه رمضان بری بگن جی ولاتیین کشکریا خو به دیتنا رمضان که دیتر دگن جی هنه یا روزی پر خوشش من یخچال رن گنجار نزانم چرا اختیار رنده؟ یا یخچال رن عمری میدم یعنی دوا خود آخرت خود düşürmüştü ben abli خود düşürmüştü ama گنجار نزان سر بر داو düşürdü bir bırak ben mabed ولاتی دبیجن جبر کو او معنویت رمضان بری نمایه پیوستی به چالاکین بهتر یم به ویرنگی هیا لی بتنی اف چالاکی نبسن پیوست ولاتی لهف بجبن جباتان بگرنن او شف بهرگن رمضان چیکن وکی مینا بری ولی پراستیشی که شوهرکی خوش بیل بازار رهای دی یعنی دخواست سرکفتنی و خود تعالی روزی نویژن وانا قبیل که دی آشی و که هم بجین افطارکات تندرستیجی روی داری هاتا کنم پیک و ولی تماشاوان اینجا دی ساعتا یکی یا پاشیوش کردستان بیشتر هم دست بکین و توری آینی دل ماموستا دلشاد گلالی پیشنویج و تارخین اما افرو زیادتر بحثا گیان لیبوردهی خوشتوید ناوینا خلکی دا خوشویسته اما بحث کن چکی ناو آینی اسلامی دا بشک زور جبوی فی بابت هنه گیان لیبوردهی هات ترخال کردن زیادتر اما بحثا هیوا رمضان کی نوی بابتی دی دما پیغمبر صلی الله علیه و آله بیجت یعنی بحثا هیوا رمضان ات یعنی کاچا خود تعالی بحثا هیوا رمضان کی یعنی اوله بيجين رحمة أوسطه مغفرة وآخره عتق من النار ما مستا درشات تجاري قلب خيراتي زور سپاس لوزنابت هر أمي في فرموده دست بكين كاچا لبوردهي يا خده البرانبر عبد خوها يعني طيبتش الهيفا رمضاني وهو صعف هيفا رمضاني هاتي دوبشكرين سروان هر سه تورين هني يعني الدست بك يعني بيجين دلوفاني وناف بينا يعني ناف برويج داني گناه غفراندن ولدوما يكيجوي آزاکرناش آگر جهنم باشه اگر خود افلی بردن هبد برانبر عبدال چال برانبری هفدو هبد بناوی خوای گورو مهربان زور سپاسی برستانه کین بو اون درفته
بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر تەماشای بکەین سەیری بکەین زۆربەی زۆری تەوەرە ئاینەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و زۆربەی زۆری ئەو واجباتەی کە لەنا ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە هەمووی جەخت لەسەر ئەو ئەکاتەوە کە گیانی لێبوردەیی و خۆشەویستی لە نێوان تاکەکانی کۆمەلگادا دروست بکات و بە تایبەتیش تاکەکانی کۆمەلگەی مسلمان. جا لێرەدا ئێمە سەرەتا باسی لێبوردنی خوای گەورە بکەین. خوای گەورە یەکێک لە ناوە پیرۆزەکانی ئەوەیە ئەلعەفو، بەڵێ واتە لێبوردە، واتە چاوپۆشی لە گوناهەکانی بەندەکانی ئەکا. خوای گەورە هەتا ئەو ڕادەیە لێبوردەیە کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ دەفەرموێ خوای گەورە سەد ڕحمی هەیە، سەد ڕەحم و بەزەیی هەیە. لەو سەد ڕەحم و بەزەیەی یەکی نردووە بۆ دنیا بۆ مرۆڤەکان بۆ ئەوەی لە نێوان خۆیاندا ئەو ڕەحم و بەزەیە دابش بکەن و ممارەسەی بکەن و نوهەتونۆی هەڵگرتووە بۆ ڕۆژی دوایی. يعني اف دلوفانيا نوكا خودت على البرامبر عبد خويا افات ناف دنيا دايب تني ايك هشتا نوتون هي دجي روجا دويه مو هتونو ماوا خوای گەورە ئەوەندە بەڕەحمە لە دایکێکی شیردەر بە مناڵەکەی ئەو بەڕەحمترە. ئایا داکێکی شیردەر کە شیر ئەداتە مناڵەکەی دڵی دێت ئایا ینی بەزەیی و ڕەحم و میهرەبانی ڕێگەی ئەدات کەوا کۆرپەکەی بسووتێنێ؟ بێگومان نەخێر. خوای گەورە دە ئەوەندەی ئەو دایکە بەڕەحم و بە بەزەیە کەواتە خوای گەورە بۆ ئەوەی بەڕەحمە بۆ ئەوەی لێبوردەیە بۆ ئەوەی ئێمەش پێر بکە ئێمەش لێبوردە بین. يعني إشلاح قال ديفيبت إشلاح مي خلق دتشنا بحشتي بێگومان اینجا ئەو لێبوردەیە لە خوای گەورەوە سەر ئەگرێت دێت بۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم دواتر لە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بۆ مسلمانان دێ. بزانین ئێستا سەرەتا باسی لێبوردەی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم. طبیعی بەر لەوەی باسی ئەوە بکەم مامۆستا دەبینین لێبوردن کەنجێ پەیدا ئەبی ئەو کاتەی کە مرۆڤەکان گەیشتنا ڕادەی تەواو ڕێژەی تەواو لە خۆشەویستی. خۆشەویستی کەنجە پێدابی ئەو کاتە پەیدابی کە مرۆڤەکان گەیشتنە پلەی کۆتایی لە لێبوردەی. یعنی مامۆستا فێری بەس پرسیارەکە کورد ئێدی خۆشەویستی ئەنجی حەجەکردنە هەفتوو گەلێک پێیفەگیریدات گەل دیانێ لێبوردەیە بێگومان یعنی بێگومان کەی خۆشەویستی پەیدابی ئەو کاتە پەیدابی خۆشەویستی تەواو کە مرۆڤەکان لە لێبوردەیی گەیشتنە پلەی کۆتایی واتە گیانی لێبوردەییان بە تەواوی کامڵ بوو. کەنجە گیانی لێبوردەیی کامڵ بوو ئەو کاتە خۆشەویستی بەرپا ئەبێ. هەتا گیانی لێبوردەیی بەرپانە بێ خۆشەویستی بەرپا نابێ. جا ئێستا ئێمە نمونەیەک لەسەر لێبوردەیی پێغەمبەر بینینەوە صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا لە یەکێک لە شەڕەکاندا لەگەڵ سەحابەکانی دابوو کە چوون بۆ ئەوەی ئیسراحەت بکەن لە ژێردارێکدا. سەحابەکان ئەو شوێنەیان بۆ پێغەمبەری خوا چۆل کرد کە ئیسراحەتی خۆی لە ژێر ئەو دارە بەسەر ببات. ئینجا شمشێرەکەی هەڵواسی بە دارێک. کاتێک کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە خەو هەستاوە دەبینی مشریکێک شمشێرەکەی پێغەمبەری بەدەستەوە گرتووە. مشریکەکە گوتیە پێغەمبەری صلی الله علیه وسلم چێ ڕزگارت دەکا لە دەستم؟ پێغەمبەر فەرمووی ئەڵڵا خدا ڕزگارم دەکا. ئینجا کە پێغەمبەر وای فەرموو شمشێرەکە لە دەستی مشریکەکە بەربەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی دایە دەستی دا شمشێرەکە ئەوجا ئەو فەرمووی چێ ڕزگارت دەکا لە دەستم؟ کابراوتی هەڵگیرێکی باش بە بۆ ئەم شمشێرە ئەی محەممەد. پێغەمبەر صلی الله علیه وسلم فرمووی عفوت دەکەم کە بڵی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. کابراوتی من ئەوە ناڵێم تەنها بەڵێنی ئەوەت پێ ئەدەم هەر گەلێک هەر خەڵکێک هەر هۆزێک بیانەوێ شەڕ لەگەڵ تۆدا بکەن من شەڕ لەگەڵ بەشدار ناکەم لە شەڕکردن لەگەڵ تۆدا. ئینجا ئەو پیاوە چۆوە ناو گەلەکەی خۆی لێبوردەیی و عەفوی پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆ خەڵکەکە جێڕایەوە. جگە لەوەش پێغەمبەر یعنی زەختی لەو پیاوە نەکرد زۆری لێ نەکرد کەوا بەهۆی ئەو لێبوردنەی ناچاری کە بێتە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە. يعني حتى بالفيري يعني يعني القرآن إجداتي وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. تمام. أجر إما سرنجي قرآني بيروز بدين خواي جوري القرآن بيروز هذا فرميت وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. أفرمي إيوة شيبر بكن بو بدستيناني لبردنيش پروردگارتان وبو بدستيناني بهشتك كبانتاي وفراواني كي بأندازي أسمان كان وزوية. لو شيء آمد كرايا بو أواني كوا بارزگارن أعدت للمتقين بو أواني أهل تقوان. ذا خواي جورد ديت باسي أوانا من بو أكاتشينا أهل تقوى الذين ينفقون في السراء والضراء. أوانا كوالكاتي خوشي وناخوشي هبوني ونبوني دا أبخشن. والكاظمين الغيظ أواني كوارقو تشيني خويان أخونا والعافين عن الناس أواني كوال خلق أبورن خلق عفو أكن والله يحب المحسنين. تماشاكا خواي جورا أفرميه أواني كوا صفتي يا روشتي لبرديو رقوشين أخوار نويان تيدا ديتا زي
ئەوانە ئەبنە خۆشەویستی پەروەردگار بەڵێ خۆشەویستی خوای گەورە هەر بۆ ژیانی لێبوردەیە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لەسەر بێت ئەفەرمێ كونوا مع الناس كالشجر يرمونه بالحجر ويرميهم بالثمر ئەفەرمێ لەگەڵ خەڵکدا وەکو دارێکی بەبەر وابن بۆ نمونە ئێستا ئێمە دارتوو بە نمونە وەرگرین بڕۆ ژێر دارتوێک بەردبارانی ئەو دارتووە بکە ئەو دارتووە چ بەسەر تۆدا دەڕێژێ تووە شیرنەکان زاد ئیمامی غەزالی دەفەرمێ ئێوە لەگەڵ خەڵکدا وەکو ئەو دارە بەبەرە وابن کە خەڵک بەربارانتان بکە ئێوە بەربارانیان بکە باش مامۆستا ئیدی نمونە گەلە زۆرن سەر بابەتێ لێبوردن و حەجێکردنا خەلکی حەجێکردنا هەفتوتنەوە بیناو يعني حتى نبتني ناف إسلام داد قال آيين ديجي بس أنا بحث يعني آيين إسلامي بتين شة أو مش قريب مسلمان هنا كو أفيان اللي برديه الدفانة پیدا بت يعني تشتكي بصانة هنينا مثلا كابرا بيت دفتة تتورب كت تجي لبوري أنجي تحجب كي شو أو مش قريك هي إسلام دهات يكون مروف بشت ديان اللي برديه الدف خو بلند كت أجر سرنجي زور بيزوري فرمودكاني پیغمبر بكين صلى الله عليه وسلم سرتا جەخت لەسەر خۆشەویستی و لێبوردەیی ئەکاتەوە سەرەتا جەخت لەسەر خۆشەویستی ئەکاتەوە دوای ئەوە جەخت لەسەر لێبوردەیی ئەکاتەوە ئێستا فەرمودەیەکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە نمونە وەربگرین پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لە فەرمودەیەکدا دەفەرموێ ئەفەرموێ ئەعطی من حەڕەمەک واعفو عمن ظلمك ولا تخن من خانك دەفەرموێ يعني أفهمي دسبيكن دبوكم شيء حش خلكي بكي والوانا بوري بو خوشبستي إنزا أو تيلي برهمدي لبردي برهمدي دفرمي أو كسي كوا خرابت لقل دادكا تو تاكي لقل دابكا واتو والامي خرابة بتاكب دوا دفرمي أويك كوا لكاتي هبون دا لكاتي دست رويشتن دا يارمتي توين دا وهوكاري توين كرت تو لكاتي كروجار وايلي كرت تو دولمن بوي أو هجار بو تو يارمتي أو بدا ئەوەی کە خیانەت لەگەڵەکە تۆ خیانەتی لەگەڵ مەکە ئەگەر سەرنجی قورآانی پیرۆز بدەین خوای گەورە لە قورآانی پیرۆزدا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم ئەفەرمێ چاکە و خراپە وەکو یەک نییە چاکە چەمکێکی جیاوازە لەگەڵ چەمکی خراپە ئەفەرمێ ئەگەر خراپەیان لەگەڵدا کردی تۆ وەڵامی ئەو خراپەیە بە چاکە بدەوە کەوات کرد تەماشاکە لێبوردەیی ئەبێتە مایەی دروستبوونی خۆشەویستی تەماشا فەرمی ئەگەر وات کرد وەڵامی خراپەت بە چاکەدایەوە فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم ئەوەی کەوا لەگەڵ تۆ لە نێوان تۆ ئەو کەسەی کە گیر و گرفت هەیە دووبەرەچی هەیە ئەبێتە دۆستێکی هەرە نزیکی تۆ خۆشت دەوێ خۆشی دەوێ بزانە ئەگەر سەرنجی فرمودي پیغمبري خواب دين صلى الله عليه وسلم ده فرمي مثل المؤمنين في توادهم وتعاطفهم وتراحمهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى ده فرمي ويني مسلمانان لخوشويستي ومحبته يكتر قبول كردن وكل شيء وايا تمام اگر انداميشي او لا شيء ازاري بيبقى هم لا شك ديشي يعني بيك فابت بله بيقوم ام دو بحثا دي لي بوردن وحاجه كرنا هفدو بكيت نوفا هي رمضان دا يعني دانا هي رمضانش بو مسلمانان و بيك فجانا نوفا هي كده خارنو و خارن يعني بيك ول دم پاشي و فتارا افو هني چن کاریگری کومروف زیاده تر حش برانبري خوب کرد دخواز لیبورینه و حصول لیبورینه جوان آور گرفت لما جي رمضان دا ما مستا زور دخل لسر او كراوة وتماشاكا استا تراوح كردن بيكوا بدست جمعي او هنگاوێکە بۆ دروستبوونی خۆشەویستی و پەیوەندی زیاتر یعنی ژبلی پاراستنی ئەوە بەڵێ تەماشاکە بەشداریکردنی نوێژەکان لە مزگەوتەکاندا بەدەستە جەمعی ئەوە ڕێگەیەکە و هەنگاوێکە بۆ دروستبوونی پەیوەندی و خۆشەویستی توند و تۆڵبوونی بینی مسلمانان ئەگەر تەماشا بکەین ئێواران خەڵک لە مزگەوتدا پێکەوە بەربانگ ئەکاتەوە ئەمە لەگەڵ یەکتر دانیشتن پەیوەندە کۆمەڵایەتیەکان بەهێزتر دەکات کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزتر بوون خۆشەویستی زیاتر دەبی لە ڕەمەزاندا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە دەفەرموێ أفضل صدقة في رمضان گەورەترین صدقة ئەوەیە تو لە ڕەمەزاندا بیکەی بۆ چییە بۆ ئەوەی هەژاران و دەوڵەمەندەکان یعنی لێک نزیک کاتەوە دەبینین زەکاتدان بە زۆری لە ناو مانجی ڕەمەزاندا دەکرێت بۆ چییە بۆ ئەوەی فەقیرەکان و هەژارەکان لێک نزیک کاتەوە ئەبینین زەکات ینی هەژار دەوڵەمەند و هەژار و هەموو توێژەکانی کۆمەلگا بەیەکەوە بە ڕۆژی دەبن بەشداری دەکەن
ئەوە نیشانەی چی نیشانەی یەکخستنی هەموو تاکەکانی کۆمەلگایە کە بەیەکەوە دەست لە نان هەڵەگرن بەیانیان بەیەکەوە دەست بە نانخواردن دەکەنەوە لە ئێوارە هەمووی دەستە جەمعیە ئەوە بۆ چییە بۆ یەکبوون بۆ تەبایی بۆ مەحەبەت بۆ خۆشەویستی هە تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە مەحەبەت بڕوێندری لە نێو مسلماناندا ئەفەرمێ ئیبتیسامەتوکە فی وەجهی ئەخیکە سەدەقەتون بزەیەکی سەر لێوانت پێکەنینێکت لە بەرامبەر برای خۆت سەدەقەیە بۆچیە بۆ ئەوەی دڵی خۆشکەی بۆ دڵی خۆشکەی کە دڵت خۆشکرد ئەو کەسەی بەرامبەر محەبەتی توی دەکەوێت یعنی الفيري دا ام خالك گرنگ بحث کی پشتینگه میوگرن سر بابت یعنی زتر اوانو که داعش کرد یعنی چه پیوندی اسلامی ونینه و ام کین زیاده تر پیوندی اسلامی و هو گیان لی برده خوش تفید نو بین ما خلق دید های زتر بحثی و خالک این لی امنو که چینه باجر دهو کی زیاده تر امی بحثا یعنی تکیا بریف کاکین و درجی هفکار ما نعمت مارونسی دب شوی که راستا خود گل مداد نو تکیا بریف کا دیجی و یعنی بریف کا تمامی ام بیجین یعنی جایی که طیبت الباجر دو که طیبتشی تکیا بریف کا ایده زیاده تر کارو چالاکین اسلامی زیاده تر یعنی اولا اسلامی زیاده تر ولی پریوتشن جبوی وی که جاف کاری من نعمت شوی که راستا خود گل مداد نعمت افدمت باش ام بحثانو کب کین دما پاشی و ایدیار الپشتجی یعنی خو حاضر کی نجبوی خارنا یعنی پاشی و اگر زیاده تر بحثا کارو چالاکین طیبت یعنی طیبت مندیا تکیا بریف کا نظام دیاره نظام مگو دیاره البرز جمن دنگینه بس دیاره پرسکریه که دنگی پیوندی کردن دیال افکار من نعمتی هست نعمت اگر نکه یعنی پرسکریه که دنگی هاد بتا چرا سر کردن امی دوباره اگر نجام تنه نعمت نظام دنگی تنو که درسته یا جینه درست تمام میدیم به چند دقیقه دی اگر نه نوا تکیا بریف کال باجر 2 کیلو داره نعمت دیال مدار ولی ما مسلم ده بس افریق را و داعش اوانو کت و افلی بورین یعنی اوات دیار چلی بوری نک دفنانین البرانبر هم آیین دیج هم جم مسلمان دینجی تنی او خوب قبوله او هنی یعنی چه دیار کردن پیوندیا داعش اسلامی و اگر اما سیر بکین رخراوی تیرورسی داعش که هاتن بو عراق و بو سوریا و بو ولاتانی مسلمانان حقیقت پرانسیپا سرچکانی اسلامیان شیواند واتا او مبستانی که اسلام پی هاتبو هەمویان لەناو کۆمەڵگەی مسلماندا شێوان و دەتوانم بڵێم ئیسلامیان ناتوانم بڵێم ئیسلام بەس مێژووی مسلمانانیان شەرمەزار کرد بەرامبەر بە وڵاتانی دیکە یعنی شەرمەزاریان کرد بەرامبەر بە وڵاتانی دیکە چونکە ئەسڵی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە نییە ئەوان گیانی لێبوردەیان بەلاوەنە ئەوان قبولکردنی بەرامبەریان بەلاوەنە ئەوان قبولکردنی توێژەکانی تری کۆمەلگایان بەلاوەنە ئەوان تەنها خۆیان قبوڵە ئیسلام وانە ئیسلام قبولي خلشي تريش أكا بو أما بس زور بلغمان هي أجر ما خد قرآن يجدا مثلا هاتيا يعني ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن وقال دين دكين نيا درسته هل لو الرجية ودمي يعني اشتيك بروجينم أجر ما زالم بدي لا كاتي هيرشكاني تيروستاني داعش بو شاري موصل مسيح يكان يزيد يكان وآين كان تريش آورم من بو كردستان هاتن بو هولير إما وكو ما مستياني آيني بەشێک لە مامۆستایانی ئاینی سوین بۆ ئەوەی پشتگیری و هاوخەمی خۆمان بۆ ئەوان دەرببڕین بەری چەندێ بۆ ئەو کاتە یەکەم جار یەکەم کات کە هەڵاتن هاتن بۆ هەولێر ئێمە چوینە بەر دەمینەتەوە یەکگرتوەکان دەستمان لەناو دەستی مەترانەکان و قەشەکان و ڕابەرانی ئاینەکانی ترنا خەڵکانێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە شوێنەکانی تریش ئێمەیان دابەرتانە و تەشەر ئێمەیان والێ کرد کە ئەنەما ئێمە لە ئاینی ئیسلام دەرچووی دەمەکیدا ئەڤ ئەو بی ئەوە وێنە ئیسلامی یعنی نەخێر ئەوانیە ئیسلام ئاوانیە وەکو ئەوان ئەڵێن وەکو ئەوانیش لێ تێگەیشتین بەڕاستی ئەوە عەقڵیەتێکی ڕزیوە ئەوە عەقڵیەتێکی داتەپیوە ئەگەر ئەوان بخوێننەوە خوێندنەوەیان هەبێ شارەزاییان هەبێ ئەو جۆرە هەڵسوکەوتانە ناکەن ئێستا ئەگە سەرنج بدەین پێغەمبەر صلی الله علیه و سلم لە نەجران کاتێک کە نەجران فتح کرا مەسیحیەکانی ئەوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێگەی پێدان لە ناو مزگەوتدا نوێژیان کرد لە ناو مزگەوتدا نوێژیان کرد ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە فتحی بەیت المەقدیسی کرد ئەو سەلیبەی کە لە بەیت المەقدیس هەڵواسرا بوو هێنایەوە خوارەوە بە دەستی خۆی پاچی کردەوە و لە شوێنی خۆی داناوە
لێ نەگەڕا مسلمانان لەناو بەیت المەقدیس یا لە کەنیسەکەی مەسیحیەکاندا نوێژ بکەن بۆ ئەوەی داگیری نەکەن تەماشاکە ئەوە پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەوەمان پێشانەدا ئەگەر تەماشای بەندەکانی پێکهێنانی حکوومەتی مەدینە بکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم جوولەکەشی قبول بووە مەسیحیشی قبول بووە هەموو ئاینەکانیشی تریشی قبول بووە لەکم دینکم وەلیە بەڵێ پێغەمبەر دەوڵەتی مەدەنی دامەزران نەک دەوڵەتی ئیسلام دەوڵەتی مەدەنی دامەزران بۆ ئەوەی هەموو چین و توێژەکانی ئەو کۆمەلگای کە لە مەدینە بوو هەمویان لە حکوومەتی مەدەنی بەشدار ببن پێغەمبەر ڕەفزی ئەوانەی تری نەکردەوە پێغەمبەر ئەوانەی تری ڕەش نەکردنەوە پەراوێزی نەکردن ئاینی ئیسلام هیچ کاتێک ڕێگە لە مسلمان ناگرێت کەوا هاوسۆز بێ کەوا هاوغەم بێ کەوا هەڵگری ئەزیەت و ئازار و ئەشکەنجەکانی خەڵکی ترش بێ تەماشاکە پێغەمبەر صلی الله علیه وسلم چ دەفەرمێ بە شێوەیەکی گشتی ئەفەرمێ ئەفضل الناس ئەفەرمێ ئەحسەنکم ئەفەرمێ ئەفضل الناس ئەحسەنهم للناس یان فەرمێ باشترین کەس لە ئێوە ئەو کەسەیە کەوا چاکتر بێ بۆ خەڵک ناسی نەگوتێ تایبەتی بۆ مسلمانە باش بێت یان ژی بوو یعنی بۆ هەمی خەڵکی باش بێت ئەفەرمێ ئەحسەنکم للناس ئەفەرمێ ئەحسەنکم ئەفضلکم ئەحسەنکم للناس باشترین کەس لە ئێوە ئەو کەسەیە کە باشترینتان بێ بۆ خەڵک فەرموو ناسی فەرموو نەی فەرموو باشترینتان بێ مسلمانە فەرمووی بۆ هەموو خەڵک ئیدی ئەمێ زیاتر ئەگەر ئەم ڤەگەڕنەوە ئەم دەچنە دووکێ بەس ئەمەگەر ڤەگەڕە مامۆستام دێ بەحسا گیانە لێبوردەیەکی تایبەت ناو خێزانێدا تایبەتیژی ناوە ژنۆمێردا چکین و تێگەلک ئاریشەتێن بەحەسکردن هەتا ناوەدا گێژدا کو بەردان و ئەفتشی هەنێ سەر ئاریشا و گیانە لێبوردەیە نینە ناو بینەوەدا تەماشاوە نێژامێ بەرەف باژێرە دووکێ وەچین و تەکیا بریف کە شوەیەکی ڕاستەخۆ هەفکاری من نعمەت مارۆنسی دەگەلمەدا بە ئیدی وەکی مەبەرین و کەژی بەحەسکری بریفکە جایکە تایبەتە لە دووکێ تەکیا بریفکە چونکی لێ دەرێ هەیە چاڵاکین ئیسلامیین جور بجور هەنە یعنی پشت هەفکاری من نعمەتیژی دیارە یعنی خۆ حاضرکینە ژبووی خواردنا پاشیوێ هەفکاری من نعمەت ئەفدەمێتە باش ناوە تەکیێدا چ چاڵاکین زێدەترین ئاینی پڕێڤەچن و خواردنەوانە پاشیوێ و یا فتاریژی چاواتێنە ئەنجامدا بله ابدامه تواش که جوان وکو من اشارت پیدا کو امنوکل تکیا بریف کاینه کو سرب قضا شیخان و قضا شیخان جی باجر پیک و جانت بیجنه کویت روشالات باجر دو که نزدیکی 15 کیلومتران تکیا بریف کا وگاوی جهه که پیروز نوا دور آبادینان دا ام بیجین کو جهه که صوفیاتی و روحانیت الوی دورت دتن گلک جه خاص یا بیا جه زیارتگاه خاص و ناسن ام بیجین یت مریدت شیخ بریفکا کو شیخ نورالدین بریفکانی ناسیاره نکته که شیخ نورالدین بریفکانی ام نکل الویرت آماده نه کو اف شبه پاشیوا خو مبیای ام کشو هوایی که صوفیاتی بدینه برنامه پاشیف تکیا بریفکا نکجی گله کسانه نکت خلوت خانه دانه کو دست می چپ جوره که کو خلوت خانه بیجنه اند کسی توی دهنه خلوت خانه کن لیوا یا شمیش گرینتر گلک مریدت شیخ نورالدین بریفکانی کو سر طریقت قادری بویه روشالاتش روش آوای باکور و باشور کردستان حتی شوالات افغانستان جیتتن تنویره و مراسم تایبت الویرتن کرنه لیا شوا گرینتر شوی چنده کو مرقد شیخ نورالدین بریفکانی کو مدویتن همشنیزی کنده که گل دکتوره که بسپور کو دکتور فرسد مرعیه ام بحثی مرقد شیخ نورالدین بریفکانی بکنو بزانین کان او طریقتا یا نوکه کت نوا اسلام ده های و یا بر نوکه نوا اسلام ده کو نوکه اسلام گلک کس هنه گلک شوازه که دین اسلامش یه شیلاندی لبوی چند هم هنده که گل دکتور فرسد مرعی ما مستای زانکا دهو که هم باخوین دکتور اگه زحمه بیتن و کو دیار جی کاش جوان اگر کاش بیاری ونه مرقد شیخ نورالدین بریفکانی الویره دکتور هم بیجی نوکه گل جارا هنده کسانه کو ایمان بوا مرقد ناینن آن وان گل جارا هم بیجی هنده کسا مزگفت یت پاکانی باید چند کد بیشتر عباده لیت ناو دینی اسلام دا ام بیشتر خاطرانه یا هید گلجات تو چی بو خاطره فلان ناو خودی بو خاطره فلان تشتی تو چی گازی بکی لیبه گاوی اف دینه هات شلاندن وکو شیخ نورالدین بریفکانی ام بیشتر تو چه دهان آسانده باید چنده بسم الله الرحمن الرحیم راستی شیخ نورالدین بریفکانی شخصیتی که گله که بناف داره نه بس ناف کرده ناف جهان اسلامی خره توشی بیجی دامزرانه طریقه قادریه ناف کرده
يعني تكياوي افتكيا عمري ب 650 صلاه كيفنترا اني تشي بيجي كيفنترين تكيا الكردستاني تكياويه افتكيا قالك ابن افدنجا افي قالك مريد هبون قال خليفه هبون زانابو وقال برتوكي هلان انسان قالك شارزابو عرفان وتصوف قالك اللي هو بقوات عالم بو قالك شارزابو وقت خدا فيجا في يعني هند خليفه مريدتين الجهان الاسلامي نبس الناف كردال ناف كردال ناف تركال ناف عربه عرب تر قدر يديرن اشكام زين كو قدر يشنده كو خدا في كو مزاريه و قبريه جاي اشكالك شو هي اف انسان قالك شارزابو هندك جا اف هند جروب تندراو تناجن قضية فلسفية أن عرفانية تناجن فرق كنا بين مثل استغاثة وتوسل يعني أم كودي بيجن خطرنا هبط إسلامتي ده وقت عمر الخطابي خطرنا قلتي أم أو عباسي تيمان پیغمبری کو بلکی باران بوم بيت يعني إسلام به هي إشكال يعني قضية اجتهادية قضية استغاثة شد قبل نكن كاس استغاثة خودم غيثة چنگي وكيد الفيري عند قضية ديت هند وحدة وجود مثلا نبين إشكال كاين بين وحدة وجود قضية فلسفية بشكل معقدة كواش فلسفة أفلاطونية هاتي في الإسلام ده وقضية وحدة الشهود شي إشكالية إسلام ده حتى علماء الإسلام تمازنشتي ابن تيمية ومن قيمي أفتشتا يعني تقديرات قلت أفادي قبل نكيري عند علماء قبل نكيري تصوف فلسفي ما تصوفتين تصوف زهد أفاكو شيخ سرشوي زهد وإحسان وكافاس شت شيش قالت إسلامتين بس أو تصوف فلسفية محدين عربي أن يا حلاج يا سراوردي أو إشكال السلهي تفردا جاف تصوف خاصة النف كردا تصوف بتر نزيكي زهدية يعني النف كردا أفكار تندراو نبون أفتشت في النف ديار بون وأف جروبك وأبيت كان كوفا مرقدا أو ديار نهلن يعني شد باكي داعش جهاز بافري أفش بقان بايا شتي مزار مثلا نبي نسي مثله وهند مزار دي أفل دور برد مثله كوباقاندين يعني ده بوش ده باقين يعني مقبرة كابو سلمان ياو أفا مزجفتة بشتا مزجفتة يا كتب قال نفيش يجيب كي بلت القبلة الكعبة جهة جنوبي علاقات بينها أفا مقفل سپاس دم میوانجی تاتین مدبتن دک میوانجی تاتین جوان اگر تو رخصت بدم گلک میوانجی تاین یه تاتین کوش روشاوای ریبار دیجله ام بجین قستاوری که اینا میوان امریکا تکیاه نعم اجيب له كشهوة كي خصت سيدوش يعني رخصتي هاي بوتا بدما همي بوتا بتشكيله له كشهوة كي طيبات هياو اب خود کشاوه که گلک خوش بس بجا شما میواند کو امریکا قستاوری که ریش روشاوای ریبار دیجله هاتین دکتر مقدار سیدوش کو اویجی کش ام بجین ما مستعد آینه بله که سيدا ام بيجين تجي ايش شو ميفاناي ابريكاش روشاوي ريباري ديلا او ام بيجين ناحيه زمار تقستاوي كلي لا علاقات قال الشيخ نور الدين بريفكاني شو يكوت ابريكاش بيسر مزاري. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون ويقول المصطفى صلى الله عليه وسلم المرء مع من أحب. الحمد لله مجودر هاتي فيدر مقصد فيجه مبارك ريه ودفان أيام مبارك ده إن شاء الله والجنبي ولي مبارك هاتي فيدر رسول ما صلى الله تعالى عليه وسلم وسيات المكرية إنه أهل خدي وقنجي خدي مجوان قتناب. الشيخ نور الدين البريفكاني قدس الله سره العزيز مدرسي بكل معاني مدرسة ما شريعتي دو تشتيدها هي تصوف حقيقي معناوي العمل بالعلم فلازم عملها بعلم قتيدها به. فشيخي ما رضي الله تعالى عنه وأرضاه أفقى عدج مرة طبق كرم توار حياته ويبخيني طريقة كامل بري نقشبندي بري قادري بري ونشر كرد في منطقة ده ومع ذلك نبس ما طريقة بري علم جتيدة بري حديث الرسول صلى الله تعالى عليه وسلم جبريل عليه السلام وكهاجم بيخنبر صلى الله عليه وسلم إسلام وإيمان وإحسان بيشي كريدا فجمرة بينكرها كي تشوقيتا نلشوقي علماء أبي أو تصوفنا صحيح. فشيخي ما قدس الله سره العزيز أفعل من نشر كري مشايخي ويهي طلابي ويهي نشربو جمع قولك هي علماء ديجي لا تأخذ القرآن من مصحفي ولا العلم من صحفي. نبي الشيخ وأز عالمي وشيوخي مني وطريقي مني أز علمي خوش كتبها بالسينة شيخي ما دركنا ما ونشوي دا وعلم نشر نكري حتى مريدين وينك العراقي هي الشامي هي المصري هي المغرب هي حتى على قيب علماء هندي هي طريقة جوار استندي ومعلوماتي قهاتي حتى لاوي مليكي إفغاني هاتي فيدري الجمشيخ
الفيدري جها جم شيخ معناوي علمي شيخ وطريقة شيخ جها حمدرة حتى أف علمي تازج مراني هكي مدفيبه أم علمك صحيح نشر بك لازم أم في مدرسة نشر بك الكردستاني داقو أمن وأمان والفي إسلامي الفي منطقة نشر بفي سر تحقيقه شيخ نور الدين البريفكاني قوج مرة باين كريم ممنون سپاس کاش جوان ایکش نویت شیخیان بجین وکو اندام پارلمان عراق جی که دکتر فارس ام بزانین پیوات ابر که دکتر چه بو هیوار رمضان پیروز ناوی خودی مازن دلوان بهلكفنا في حيفا مبارك اس بيروزبايي كا جرم الملت كرد كم تايبت بيشمرجمه قارمان ودعاء سركفني بود كم وهرديسا حمي خزانة شهيدة وهرديسا بريندارت ما از دعاء كم كو رب العالمين شفاء بفريكات وتمنات كم جيكو اف رمضان اف صلاة بيت كردستان ما يسر بخو بيت ويا آرام بيت ويا بيشكفتي بيت. زور سپاس. بله حاجی احمد جی کش ما مستای زانکویا دوکیه و هر روزا اکنجیان بجن گندی جی که خانی کر وری حاجی تبریکت چه پیوه که به هر کفته هیوا رمضان پیروزه و کد بجن وقتی پاشیوایه. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين أبخو رمضان هيفا رب العالمين يا فرض كري سرما روجي بري مجهبون أمتي بري ما بس هيفا رمضان بوشيني كي رب العالمين بما أف هيفا بقدر إخستيا أولا خير كل أمتك آدم عليه السلام حتى عيسى عليه السلام خير واب إيكيبو قلنا واب إيكيبو بس خيرا أمته محمد صلى الله عليه وسلم أم إيك شوينا أمته صلى الله عليه وسلم أف خيرا بدهايا شينا إيكي وترمزان دا خيرا ما بحفتيا بدليل بيجتن عمرة في رمضان تعادل حجة مع رسول الله صلى الله عليه وسلم والفرض يزيد على النفل ب70 درجة يعني هر فرضك حفتي جراه عندي سنتها ما دام عمرات رمضان بحفتها يا إذا مقابل حجك يا أبي تبدأ مع الرخصة تبدأ مع مدى ديجيتين ميبانا مدى داخل كي هندي شيخي ما شيخي ما نهض جن ياسين بابيدي ما شيخ نور الدين بالإفكاني نهض جن ياسين نب زنجيني ونب حاشا بالظلمة أم تعدايه يعطي ياسين بدو تشتار إيه رب العالمين قدرك مازن دابويه علمك نشاداي علمك دابويه او علم الناف تجارة جهات في وقتي دا نا مدرسة بون نا جامعة بون نا كتاب بون اللي في عردي وصاري او اللي في غندي اوي 14 كتاب التأليف كرين يتعلمي ايك شوا بتبيجم نبيتوا بيجم بغية الصوفية في رجال الطريق القادرية الدرر الرجالية ابراز الدقائق اجمرو بازدا بيجينة ادبي بون روشنبيلي بون يعني تصوفي بون ادب وشعر وشريعة هرسي وتصوف جي يلا بس شد مين دبي كرامات دوي كربو ولي تقوي بوش ولي خدي حكى عالم نبا او بيجتن نقلا عن بابي ما قلت جارك من عبادتي خديت كر بشف قلت دنجك هطمش عسماني قلت من يا نوري بس عبادتي مبكى اشتي رازيمه قلت اسعى عالم نبا جاهل با دبوركتن كو خديت قال اغبيتن بس زاني كو خديني كو مزانيه فناخذ يا حاشا لا خديت من اغبيتن قلت البرداوم افعل يا تقوى يجي ولي خديبو بدليل قال لك تهاتين بني وليد خديجي قد درجنا ادي بتريواتك بيجم ممنون سپاس کی وقت من اینا چه بیت وقت نه بله کاک جوان الوری یعنی اكود بيجن ما اشارات بده پاشیوا وای حاضره الوری پاشیوا دانای بوی چند کو پاشیوا خوجی بخون ل مال گوندی جیل وری آماده امد بید بزانی کان رمضان مال گوندی اگه زحنه بید مال حسین اگه زحمه بیتن یک شوان کسا کو خود بخوینه و مزگفتی جی که مزگفت کل وری تکیه خود بیت خوینن و کسانت ناس و عام بيجن چکی بیا جی ناس و عام الوریتن زیارت گاهت کن مالا ام بيجين رمضان ان روجي باشي وفطارة هوا الجامعي شوايه. بله طبعا وقت فطاره بري كو بانك بيت اذان كو سر قلنا پیغمبر عليه الصلاة والسلام امتا من يد خيره ده هندي فطاره لازيل بكتن وباشي وتاخيرت كتن اما عندك كومد بين يعني بو نويجا مغرب وبري فطاره وفطار خدانين وقت بانك تيت اذان وفطاره خوين وجو وبشنينغ نويجا مغرب كانو هري قصه مال خود كتن باشيف جي طبعا هريك المال اخو يعني بري باشيف مدايك ام قران داني نسار كابو وقت باشيف او هريك المال اخو باشيف خاطر بشني قصدم چند گوندی الوری انا گوندی چند
هم تقريبا 40 مالكين بله 40 مالكين وبرا بترجع حاضر دوش نویجه و تراویح و بله باشه زور سپاس بله که جوان و کو دیار کو اف شبه و کو می اشارت پیدا کو مویا کش و هوا که یه صوفیاتی بدین ام هاتینا بوینا میوان شیخ نورالدین بلیفکانی کو افریقا گلج میوانجی اما و کو اشارت پیدا اشرو شاوای ریباری دیجلاتینا ولی گلج جارجی دینا ولی گلج مراسم تایبت توی تای درویش دینا ولی دفل دنو عروسا گلج جارجی بیروریت آینه ام گلج بجین بونا پیغمبری عروسا معراجی الویت که پریوت شیتن تمام ایدی پراستیجی تکیا بریفکا یعنی بگشتی جهکی تایبت من دل باجر دو که یعنی جبلی که کو تکیا بریفکا لی الان نافچه یعنی جهکی گشتیاری انزور لهنا افکار من نعمت تو شوی که راستا خول تکیا بریفکا دیار ما دو ایدی پاشی بابا نعمت با خود روزی نویج تو قبل که جدهو که امت چنه هولیری و افکار ما به هوشمند صادق دیار ما دو اول سورانج ام بجن سیدکان افکار ما به تایفور محمد دیار ما دو با دست بی که امت چنه هولیری جی افکار ما هوشمند افدمت باش زیادتر اگر تو بحث کی تلکیج جهه نوا هولیر دا دیار الویری جی قرابالغه کازور هيا خلق الدم كده خو حاضري باشي خورنه که هندك جي مجيلي اخفتن و صحبت طيبات رمضان دا ايدي كاميراش بويته هوشمند ام کاتان باش ام کاتی سرو بینری کردستان شاد باش پارچه‌ای خوشیان بید انشالله من استا سر رگی چلمتری شهری ولر من نزدیک خلقی زراعه ناوبانگیه دیاره وقت زاین برو ناوراستی مانگی رمضان دروین یکری شقا مکان و کافتریا و شوێنە گشتیەکان بەتایبەت ئەو گەڕەکانەی ئەو بازاڕانەی کە میلین جمەیان دێ لەگەڵ خەڵکی تا درنگانێک دەمێننەوە وەک دەزانی کە من کەمی پێشتر لە ئیسکان و لە چوومە تەعجیل و چوومە بازاڕیش و کە هاتمە ئێرە بەڕاستی ئەوەنە قەرەباڵغا سەرڕای ئەو قەیرانە داراییە ئەو ملایە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە بەوە شەڕی داعش کاریگەری نەکردوونە سەر خۆشگوزارانی هاوڵاتیان ئەوەی لە سپیمنەوە دەیبینن دیمەنی هاوڵاتیانە کە پارشەویان تا درنگانێک لێرە دەمێننەوە بەشێکیان سەرقاڵی داوڵە و تۆمینە و یاریەکانی ترن کە تا درنگانێک سەرقاڵ دەبن من ئەمەوە بچمە ژوورەوە لە ژوورە و دیارە یاری سینی هەیە لە نێوان هەولێر و دۆهۆک و هەولێر و بڵێن ببوورە هەولێر ئێستا من ئەچمە ناو ئەم کافتریایە دیارە و کافتریا سەرقاڵی گۆرانی و خۆشی خۆیان و بەشێکیان سەرقاڵی یاریکردن من دەبێ بچمە ناویان کە بۆ خۆیان قسەمان بۆ بکەن لەسەر ئەو یاریانە چیەکان بەچی خەریکە بن ئەوە دیمەنانە خۆشی هاوڵاتیانە لە هێتێک لە ڕێستۆرانەکان ئەوەی دەبینن هاوڵاتیان خۆیان سەرقاڵی یاریکردنن و وینەری کوردستان بیسوارشن خۆیان ڕاستەوخۆ سەری خۆیان دەکەن نەوێت بەلای ئەم هاوڵاتیە خاڵە چۆنی ئەوە لە کەیەوە لێرەی وەڵی لەسەر لێوارەوە لێم پاس نوێژ تەراوێ وڵی یاری سنیسینانە یانە چکۆنی قەدیمی شاری هەولێر و کەرکووکە ئێستا ژەو بەرە کەرکووکە داوەتمان کردەمە شاری هەولێرین بەبێ ڕنگ و بەبێ حەزب و بەبێ هەموو لایەنە هەموو لایەنە شتێدا هەموو ڕنگ و دەنگە شتێدا یاری سنیسینانی چییە؟ یاری سنیسینانە 11 سەرفا پێکاتوە کونجوکە شتێدایە لە ناوی هەر فەریقەکە کونجەکەی بمینتەوە لەو 11 سەرفەی 2000 لۆ ئەو فەریقەیە لە بەرامبەری هەشتەکەی ئەو فەریقەی بەرامبەر ئەگەر دۆزیانەوە دەبیتە ئیوانە ئەگەر نەشیان دۆزیەوە ئیوانە سەیریکە ئەنجامەکەی چییە؟ ئەنجامەکەی زاری تیاوە زار ئەنجامەکەی بردەوە دۆڕاندنە ئێستاش مابینی ئەو فەریقی کەرکووکن و فەریقی هەولێرە لە کافتریای توتنچینە ئێمە هەموو شەوانی ڕەمەزانە ئەو یارێ دووبارە نۆژەن دەکەینەوە ئێمە بەڕاستی دەستخۆشی لەو برا بە ڕێزانە دەکەین بەبێ ڕنگ و بەبێ یاریەکەیەکەن دەستخۆش بێچمە لای هەندێکی دیکە ئەوانیش بزانم ئەوان قسەمان بۆ بکەن کێ قسەمان تۆ قسەمان بۆکەی خەڵکی کوێی هەولێر کێ بردوێتیەوە هەولێر و کەرکووک کامیان بردوێنێتەوە ئەوە جارە یاری بە یاری ئەو یارەشمان مایە کێ زیاتر یاری بردوێتەوە لەلای ئێمە لە کلەمە یەک بەیەکە ئەوە گەمەی سێمە ئێشتا مایە گەمەی سێ چەند ساڵە تۆ یاریەکەی وەڵی مەسەلەی یاریکردن 4-5 ساڵ دەبێ بەس لە زووەوە کە مناڵیش بووم هەر سەیرم کردی ینی لەبەرەوەی ئەو گەمەیە لە کنەمە لەکن هەولێری و بەس لە دوو شار هەیە هەولێر کەرکووک شارەکانی دیکە یاری نەکەن بەڕاستی ئەوانی ژارێکی زۆر چاکیان تێدایە وەستای چێتە ئەو ڕێزێ ئەو بەر هەموو کەرکووکە ئێمە هەولێری فەرموو زانم کەرکووکیەکان چیانێک کێ قسەمان بۆ قسەمان بۆکەی تۆ وەکو کەرکووکیەک ئێوە لە یاریکردنا چۆنن بازامیەوە باشتر لە هەولێریەکان
باسی یاریەکەمان بۆ کە تۆ لەکوێوە هاتووی بەنیازچین ئێمە خەڵک کەرکووگن ڕێزمانەیە بۆ خەڵک هەولێر بۆ هەموو هەولێریەکانش بەڵام ئێمە سنوزەرف و ینی ئەوە چەند ساڵێکە ئێمە یاریەکان ئیتر فێربوونە ئەمە خۆتەزانی ینی کورد و تورکمان و عەرەبی تیان نییە بەڵام ئێمە فێربوونە چونکە لە با پیرەمانەوە ماوە ئیتر ئەمە ئیشمانە. بەڵێ من ئەگەڕێمەوە ئەوەی دەبینی دیمەنی هاوڵاتیانە کە هاوکارمان شەنگەن کە ئەوان سەرقاڵی خۆشیەکانی خۆیانن ئەبێ هەندێک لە دیمەنەکانتان بۆ بگواستنەوە لەسەر ئەو دیمەنانە ئەگەر کات کۆڵە هاوکاریمان کرد بۆ گواستنەوەی ئەو دیمەنانە دیمەنەکانە بۆ گواستنەوە. تمام ایدی هفکاری ما وشمان صادق تفشایی که راستا خو به حولی دیگر مدابوی دیوی که بحث کردی نوای کافتری دا یعنی سنیانه یاریات نوین حولی رو کرکو که دا پروی و چه دی پلاستیکی که شهوایی که جواز الوری ایدی یعنی العالیه که دنش بعد بیشم هفکاری ما تایفور محمد لسیدکان دیگر مدا زور صوبته دیگر مدابوی وشمد امیچنه عالیه تایفور افدمیت باش ام بحثا سیدکان جیبکین سیدکان لهمی یعنی سال یعنی تایبت من دیاخو هب کش هوای خو ام زیادتر بحثات نواهی و رمضان دابکین چوا پاشیف فتاره زیادتر هی و رمضان چوا نوا سیدکان دا پروی و چوا کامیراش بویته تایفور. بله. جوان ئەم کاتت باش ڕاستەکەی هەر وەکتۆ ئاماژەت بۆ کردارە سیدەکان تایبەتمەندی خۆی هەیە ئەو تایبەتمەندی کە ئێستا من هەستی پێ دەکەم زۆر ساردەیەرە بە پێچەوانەی لای کاگۆشمەند کە لە پایتەختی باشووری کوردستانە ئەوێ کەشێکی گەرمی هەیە بەڵام بەڕاستی ئێرە کەشێکی زۆر ساردەیە بە جۆرێک ئێمە هەز بە سەرما دەکەین و بارانێکی زۆر باریوە پلەکانی گەرمادا بەزیون ئێستا ئێمە لە سنتەری شاری سیدەکانین ئێرە شارەدەی سیدەکان لە ڕووی جوگرافیا لە ڕووی ڕووبەرەوە گەورەترین ناحیە عێراقا لێرە تاکو ئێستا خەڵک و جوڵەی خەڵک دەبیندرێکە لە پارشێ و لە دوکانەکان کەلوپەل دەکڕن و جوڵە هەیە بەڵام ئێمە ئێستا لە بەردەم یەکێ لە ساردەمەنیەکانی شارەدەی سیدەکانین لێرە دیارە ژمارەیەک گەنج لێرە هەن هەرچەندە هیوادارم لە تەوەری دۆم باس لەوە بکرێکە لێرە لە کەشێکی ساردا لێرە بابڵێن ئەو گەنجانەی لێرەن خواردنی سار دەخۆن بەڵام هەرچۆنێک گەدەچینە لایەوە بابزانین پاشێو یاخود شەوانی ڕەمەزان لێرە لە سیدەکان چۆن بەڕێوە دەچێت لەگەڵمان من دەچینە لای کۆمەڵێک لەو گەنجانێک کە لێرە هەن دیارە شوان ئێستا ڕاستەخۆ سەیری کوردستان 24 دەکەن ڕاستەخۆ دەچینە لای خاوەنی دوکانەکە ئەو کاتت باش پێمان بڵێ تۆ لەو کەشە ساردە تۆ خواردنێکی یاخود خواردنەوەیکی سارد دەفرۆشی تا چەند مشتریە؟ لەخوای بەزیادبی ئەبینیەوە مشتریەکان لە بەساوتان دیارن شەوانە مشتریش زۆر هەیە تا کاتژمێر 2:30 شەو کەشەکە سارد نییە ئەو شەو بڕک جیاوازە لەگەڵ شەوانی دیکە شەوەکان یعنی تەواوی مانگەکە زۆر خۆش بوو بەس ئەم شەو جیاوازەش واتە تۆ لە مانجی ڕەمەزان یەکێ لەو دوکانانی کە مشتری خۆت هەیە کریاری خۆت طبعا لە ناحیەی خۆمان یعنی قەڵەباڵغترین دوکانی خۆمە تاکە ساردەمەنیش کە لێرە ئی خۆمە شەوانەش هەموو گەنجی سیدەکە لێرە خراپێتەوە شەیوادارین کریارەکانت هەمیشە زیاد بکەن دەچمە لای ئەو گەنجانش شوان تایبەتمەندی سیدەکانیش زیاتر لەوەدا دەبینین کە کەمتر کەناڵەکانی ڕاگەیان ڕووی تێدەکەن ئێمەوەکو کەناڵی کوردستان 24 یەکەم کەناڵین کە لە شەوی ڕەمەزانان دەینە ئێرەوە قسە ڕاستەخۆ لەگەڵ گەنجەکانی ئەو شارۆچکێ دەکەین یاخود ئەو شارە دەکەین دەچینە لای ئەو گەنجانە بابزانین لە مانجی ڕەمەزان شارەدەی سیدەکان بە قەرەباڵغ دەبینین جوڵە هەیە چی دەکەن ئێوە وەکو گەنجەکان چۆن بەڕێ دەکەن لە شەوانی ڕەمەزان؟ وەڵای ئێمەش وەکو هەر گەنجەکانی تری شاری کوردستان شەوانە دیارە بەهۆی ڕەمەزان کە ڕۆژێ زۆر هیلاکە بین بەهۆی بە ڕۆژی بوونمان و تێنی ئەبین هیلاکە بین ڕۆژانە ناتوانین هیچ جم و جۆلێک بکەین لەبەرەوەی شەوانە هەموو جم و جۆلەکانمان دەخینە شەوانە جا ئەوەی وەرزشوانە چی وەرزشەکە ئەوەی ینی حەزی کافیتریا دێتە کافیتریاوی ینی هەر وەکو گەنجەکانی تر بڵێ سپاس بلۆی دەرفەت قۆزینەوە زۆرترین گەنج قسە بکە تۆ پێمان بڵێ ڕەمەزانی ئەم ساڵ چۆن دەبینی جیاواز لەگەڵ ڕەمەزانەکانی دیکە چ جیاوازی بەڵێ جیاوازی ڕەمەزەکان ئەم ڕەمەزان لەگەڵ ڕەمەزەکانی تر زۆر جیاوازە ئێمە هەموو شوێ وەکو هەموو گەنجانی ئەم دەڤەرە لەگەڵ یەکتری کۆ ئەبینەوە بەسەر هاتوو قسەکانی خۆش لەگەڵ یەکتری باسەکەین و چەند گەنجێک گۆرانیە لەیان
بۆ تێپەڕبوونی ئەم شەوە هەر شتێک بێ کە وەکو گەنجان دەیکەین. زۆر سپاس. شوان لێرە خەڵکیی زۆر دەبیندرێ بۆ پێیکە خاوەنی دوکانەکەش ئاماژەی بۆ کردیارە یەکێک لە دوکانە قەرەباڵغەکانە هەوڵ دەدەین هەلەکان قۆزینەوە زۆرترین گەنج قسە بکە تۆ پەیامێکت یاخود دەتەوێت چی بڵێ لە مانجی ڕەمەزان شەوێک کە تۆ دانیشتووی ئێمە وەکو تیمی کوردستان 24 ڕاستەوە خۆ لەگەڵتین چی تێ سەرەتا بەخێر بن سەرچاوە خۆشحاڵین کە لێرە ئامادە بووینە بەڵێ هەموو ساڵێک لە مانجی ڕەمەزان شەوانە جم و جۆڵ دەکەێتە بازارەکان زیاتر هاوڕێ و برادەر کۆمەڵە گەنجێک دەگەنێک کۆ دەبنەوە لە یەکتری و یەکتری دەبین و خۆشی خۆیان دەکەن لەم مانگە ڕەمەزانە. زۆر سپاس. تۆ چی تێ؟ واللهی ماچی ڕەمەزانی و ساڵما زۆر جواز لەگەڵ ڕەمەزانەکانی تر چونکە لەوە قەیرانەکەی دوایش سیدەکە زۆر بێبەشە لە هەموو شتێک لە هەموو باشە چی تێ پێما بڵێ بەس بە کورتی چکە کاتمان کەمە لە چی بێبەشە پێمە؟ واللهی لە زۆر بۆ گەنج بەتایبەتی هیچی بۆ نەکراوە و سیدەکە گەورەترین ناحیەشەوە بزانم لە 1932 بوویتە ناحیە بەڵام زۆر بێبەشە بەتایبەتی لە ڕووی هەموو ئاوەدانکردنێک پارک و شتیوە هەتا ئێستا هیچ نیە پارک بەڵێ لۆ گەنجەکانیان جێگای هیچ تایبەتی نییە. مایکم بۆ ڕاگرتووی ئەگەر بە شێوەیەکی خێرا پێمان بڵێ ئەوەی لە دڵتا پێمان واللهی زۆر بێبەشین لە هەموو شتێک. ئارێ وەڵی بەرپرسان گوێی لێ ئارێ وەڵی زۆر بێبەشی ئارێ وەڵە سپاس من. شوان دیارە خەڵکیی زۆری لێ حەزمان دەکرد لەگەڵ زۆرترین گەنج لێرە قسە بکەین بۆی ئەوەی لە ناخیاندایە بیڵێن چونکە وەک باسم کرد ئێمە وەکو تیمی کوردستان 24 یەکەمین کەناڵی کە لە شەوانی ڕەمەزان دەین ڕاستەخۆ قسەیان لەگەڵ دەکەین بەڵام دیارە دەرفەت هەر ئەوەندە هەیە بۆ ئێمە من دەگەڕێمەوە لای دی هەفکاری تایفۆر محەممەد بشەیەکە ڕاستەخۆل سیدەکان گەرمەدە بیت بەحسا زێدەتر خواردن و بەخواردنێن سار کرد تایوا ڕەمەزانی دایدی پرۆستیشی شتێکی خۆشە یعنی گەرمێدا مرۆڤ شتێکی تازی بە خۆت بخۆش یعنی شربت ڕەشم بژین شربت میژم بخۆش دوکینە زێتر پاشی و فتار از بەد خۆم چونکی حسابی از گەلوانانی مەسح حساب کم نوکتی شربت ڕەش یا ماڵ از بەد خۆم از گەلوانم زۆر سپاس بوو هەفکاری تایفۆر محەممەد ژ سیدەکان هەفکاری نعمەت ماڕۆنسیشی ژێ تەکیا بژین یا بریفکان دیالمەدا بژ دوکی زۆر سپاس بووە بەڵێ تەماشاوان اینجا ئەمە گەڕینە جەما مامۆستا دڵشادی مامۆستا بەرین کە بەحسان دیکە کەمێ بەحسا لێبوردەیەکی ناوبەینا خێزانێدا بەس مدوێت ئەزیادەتر بەحسا لێبوردەیەکی ناوبەینا یعنی مثلا تایوا ڕەمەزانی دا هەندێک بژن بەس دوێت مرۆڤ پەرستنا خودی و مژید بێت لێ دەمەکی دەمەدیت هەندێک خەڵک مثلا مژیلی یاریکردنێنە یانژی مژیلی بازارکردنێنە ئەوە تشتێ هۆسا درستە مرۆڤ بێژت هین نەدرستن و هین خەلەتن تشتێکی هۆساتکن و مرۆڤوانە نەبورێت یانژی دوێت بەس هەیوا ڕەمەزانێدا مرۆڤ پەرستنا خودی و مژید بێت. ئێمە کە خوای گەورە دروستی کردین نردینی بۆ سەر ئەم هەسارەیە کە هەساری زەویە ئێمەی دروست کرد هەر یەکێکمان بە شێوەیەک بیر ئەەکەینەوە بیر و بۆ چوون و ڕاکانی هەمومان یەکتر ناگرێتەوە دەبێت ئێمە لە یەکتر جیاواز بین کە لە یەکتر جیاواز بووین دەبێت لێبوردەبین بەرامبەر بە یەک زۆر شتێکی ئاسایی و تەندروستە من بیرکردنەوەم لە بیرکردنەوەی تۆ جیاواز بێ بۆ چوونم لە بۆچوونەوەی تو جیاواز بێ ئەتوانم بۆ چوونی تۆ ڕەفسکەمەوە ئەتوانم نیقاش بکەم لە بۆچوونی تو لە هەڵس و کەوتی تو ئەتوانم هەڵس و کەوتی توم پێڕاست نەبێ بەڵام ناتوانم تۆ ڕەفزکەمەوە چکە ڕەفزکردنەوەی تۆ شتێکی تەندروست نییە جا لێ هەر لێرەوە ئینطیلاقە دەستپێکە ئەو مانجی ڕەمەزانە دەستپێکە بۆ ئەوەی بۆ سەرجەم مانگەکانی تر ئاوا بە ژیانی لێبوردەیی بە ژیانی تەسامۆح بە ژیانی خۆشەویستی لەگەڵ یەکتر دابین یەکتر بگرین هاتچوو یەکتر بکەین بۆیە هەر لە ڕێگەی لە سوانگەی بەرنامەکەتەوە داوا لەو خێزانانە ئەەکەم لەو دراوسەیانە ئەەکەم لەو لەسەر ئاستی بەرزیش هەموو سین و توێژەکانی کۆمەلگا ئاشتی کۆمەڵایەتی ئالیەن سیاسیان حیزبەکانی سیاسیش داوا ئەەکەم ژیانی لێبوردەییان هەبێ بەرامبەر بە یەکتر لە هەڵەکانی یەکتر ببورن داوا ئەەکەم وەکو برا گفتوگۆ بکەن لەگەڵ یەکتر چونکە گفتوگۆکردنی ئەوان لێبوردەیی ئەوان بەرامبەر بە یەکتر لە بەرژەوەندی خاک و وڵاتەکەمانە و نیشتیمانەکەمانە خۆشترین شت ئەوەیە گیانی لێبوردەیی سەرەتا لە ناو خێزاندا دەست پێ بکە بۆ چکە بە خێزان تاک خێزان پێک دێنێ خێزانیش کۆمەلگا پێک دێنێ کەواتە لە ناو خێزاندا لێبوردن زۆر گرینگە ئەم دەزێدەتر سەروی بابەتی ڕاست لێبوردەی و حەجێکردن ناو خێزانێدا تایبەتیژیت ناوبەرە ژنومێرادا ئەگەر مشکلێک مازن لێبێت ئێکودوتۆرا بن خود شتێکی مازنینە ئەگەر داخوازە لێبورینە یەک شیێ بکەت زەڵامی بکەیانجی زەڵام باشە پرسیارێک لێکم تۆ ژنت نهێناوە نهێشتان باشە بەڵێنم پێ ئەدەی هەر لەو بەرنمەیە
کە بەیانی ژنت هێنا هەڵەیەک خێزانت هەڵەیەکی بەرامبەر کردی یا تۆ هەڵەیەکت بەرامبەر خێزانەکەت کرد پێی بڵێ داوای لێبوردن ئەەکەم وعدم پێ بدە جا لێرەدا ئێدی پڕاستیژی دیارە مەحەژنەکە خۆ توش خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین هەر یەکێک لە ئێمەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین وایە باشە من ئێستا بەخۆم دەیان بەسێ تەبکەین بەڵێ خۆ تو خێزانداری تا زارۆکژی هەنە توی چاوای دیال خێزانێت من مەلاژنم لە هەموو دنیا خۆشترەوێ داکم لێ بچیتە دەر مەلاژنم لە هەموو کەسێک خۆشترەوێ یعنی تو داخوازن لێبوری نەیژێتی ئەگەر بێگومان جاری وا هەبووە هەڵم کردیا بەرامبەر بە خێزانەکەم بەڕاستی خۆم یعنی بە هەڵە زانیوە زۆر هیچ شەرمی تێدا نییە بە خێزانەکەم بڵێم داوای لێبوردن ئەەکەم عیب نییە بۆ عیب نییە من لە دەرەوە داوای لێبوردن لە تو بکەم بەڵام عیبە من داوای لێبوردن لە خێزانەکەم باشە ئەم بەحسێ پێغەمبەری بکەین سڵاو خۆسەر ئەو چاوی دیال خێزانێت خۆ و داخوازە لێبوری كان دائما في خدمة أهله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام إلا ئەو کاتانی کە لە مزگەوت بووە ئەجینا کاتەکانی کە بە زۆری بەردەوام لە خزمەتی ماڵ و منداڵی خۆیدا بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆچی مبارەکی دانایە بۆ عائیشە خاتونی خێزانی کە پێی لەسەر چۆچی دابنێ و سواری ئەسپەکە ببی پێغەمبەر ئاوا بووە صلی الله علیه و سلم سەحابەیەک لە پێغەمبەری پرسی چێت خۆشەوێ یا رسول الله ئەو چاوەڕێی ئەوە بوو کە پێغەمبەر بڵێ بفەرمووی ئەتۆم خۆشەوێ فەرمووی عائیشەم خۆشەوێ فەرمووی ئەدی لە دوای عائیشە فەرمووی بابی عائیشەم خۆشەوێ تەماشاکە لێرەدا حەزەکەم مەجالەکەم بدەیت برادێکم هەیە برادێکی ڕوح بە ڕوحی منە خۆشەویستمە ڕۆژێکیان هەڵەیەکی بەرامبەر بە خێزانەکەی کردبوو منیش دووسێ قسەم بۆ کرد هەر لە لای منەوە دەستی بەگریان کرد پێم گۆ کاکە لە لای منە گریەی بەس نەچیەوە لەکەم خێزانەکەت بگریەی بەس بڕۆ لەوێن دەرێ داوای لێبوردن لەو بکە جا لێرەدا ڕێز و سپاسی ینی ڕێز و سڵاوم بۆی هەیە بۆ ئەو خۆشەویستم کە هاوڕێی خۆشەویستی خۆمە ئێستا ئاگای لە منە لێرە زۆر پیاو هەیە لە دەرەوەی خێزان زۆر خۆی بە پیاوی باش پێشانەدا خۆی بە کەسێکی لێبوردە پێشانەدا خۆی ڕێزی خەڵک زۆر ئەگرێ بەڵ لە ماڵەوە نەڕێزی خێزانی ئەزانی نەڕێزی منداڵەکانی ئەزانی نەڕێزی خانەوادەکەی ئەزانی گەورەترین ڕێز و لێبوردن ئەوەیە ئینسان بەرامبەر ماڵ و منداڵی خۆی هەیبێت کە خێزانەکەت هەڵەیەک ئەکا پریشتەیەک نییە لە ئاسمانەوە کەوت بێتە خوارەوە هەڵەیەک نەکە ئەویش مرۆڤە هەڵەیەک هەر ئەکا کە هەڵەی کرد لە ناو خێزاندا بێگومان مامۆستا یعنی دووبەرەش یەک هەرەبی حادز یەک هەردەبی گرفتێک هەر ئەبی بەڵام چاکترین شت ئەوەیە ئەو خێزانە ئەو ژن و مێردە لە نێوان خۆیاندا گرفتەکەی خۆیان چارەسەر بکەن نەیهێنە دەرەوەی خێزان نەیهێنە دەرەوەی ماڵەوە هیچ عیبی تێدا نییە ئەو بابا ئەو سەرۆک خێزانە لە ماڵەوە خێزانەکەی خۆی وا پەروەردە بکات کە تاکەکانی خێزانەکەی خۆی لەسەر گیانی لێبوردەی پەروەردە بکات یعنی لە گسکەیەوە لە بچووکیەوە فێریان بکە کە داوای لێبوردن لە یەکتری بکەن ئیدی مامۆستا دەرشات ئێریە بابەتە گەلک ئايات قال لك حديثين پیغمبر صلی الله علیه و سلم سر هاتین ایدی ام تشين هند وقتی بدینه بی بابتی زور سپالتا مامۆستا يقسم مايا تمام بله داواکم ببونی او مانگی رمضانه دەوڵەمەندەکانمان بەرکەکانیان بکەنەوە ئاسەکانیان بکەنەوە مەسئول و کاربەدەستەکانمان کە دەوڵەمەندن بێنە ناو خەڵک بڕژێنە ناو خەڵک لەو قەیرانەی حکومەت معاش ناداتە خەڵک قەینا بەڵام ئەوان بێنە ناو خەڵک یارمەتی خەڵکی خۆیان بدەن هاوکاری خەڵکی خۆیان بکەن بەزەیان بە خەڵکی خۆدا ئەمژی پیڤۆی چەندێتی گوتێ کورێ تا چ گوتێ دوو چاوێتڕۆن و دوورکە کۆبدون ئەمژی پیڤۆی چەندێ واتە گوتی مامۆستا دڵشاد گەڵەڵی پێشنوێژ و تار خێن زۆر سپاس دەکوت و دەمێ بۆری داد گەلمە دەبێت بەڵێ تەماشاوان هێژە ئێدی بەرنامە پاشیوێک کوردستان بیسوارێ بەردەوام کە ئەم دێنوکەژی بەرەف ڕۆژاوا کوردستانی بچین تایبەتیش ئەمە بەحسا باژەرێ کوبانێکین کوبانێت بەری نوکەدا دەمێ ئێدی کەتی دەستێ ڕێکخستیا داعشێدا گەلک کاریگەرێکا خراپ سەرفکرا هزرا ولی یا خەلکێ کوبانێ کرد لێ کەسن ئولدار کەسن ئیماندارین یین کوبانێت بێژن ڕێکخراوە داعش یعنی گەلک کار سەرهەندێک کرد و وێنەیە ئیسلامێت ناوا ڕۆژاوادا هەنجی کوردستانی هەمیەدا ناشرین کات لێ ئەو نەکارینە وی کارێ هەنێ بکەن بەرەف کوبانێ و پاکێجەکە تایبەت دووروی بابەتی کردیارên rêxistina dewleta Îslamî li Iraq û Şamê mîna degerkirina bajarên Kurdî û pêkayîna komkujiyan li deverê bandorê li ser bîr û baweriyên welatiyên Kobanî dike. Beşek ji xelkên deverê tekez dikin ku rêxistina Daişê rû û rengê rasteqîne ji ola Îslamî ra.
هروها هندك جوالاتیان ددن زانین کو اف رخصتن هاتی آوا کرن به مبستا لوازکرنا باوریه بو اولا اسلامی. سروی جانبی سستن دبی خیلی مادر کو واد دینا ام وی دینی تبرینا. ارادی خوی قوی به تشک تاثیر نوکی. ارادی اولی نه داش نه غیری داش کس نکنه بشکینی. ارادی شعبی کرد کس نکنه بشکینی. اولدارن دین اسلامی باجار کوبانی تکز دکن کو کریارن رخصتنا داعش دوری باورین اولا اسلامی نه. هر وها کسن اولدار ددن زانین کو کریارن چکدارن داعش باندوره لکسن کم باوری تنه دکه و او هجمار هندکه برانبری کسن کو بگرانی به اسلام و گریداینه. هناك هنا هش كامن هاقل كامن علمي خوي ضعيفا بي تأثير بون هنا كون جو امنمي ناكن منمي تركون دي سب خاطري داش هنا كون روجي تركون دي لهم و كسي واني هندكن الحمد لله ملا ديسا وغيريا دين وغيريا نمي کوبانی وک همو باجارن روجاوای کردستان باجارکی کردواره و تواهی خلکن دوره و مسلمان سنینه. لپشتی ایریشن رخصتنا داعش و دگر کرنا باجار ده سال 2014 دا و پیکاینا کمکوژیا ده سال 2015 دا هجمارک جه خورتن کوبانی دفج اسلام بردان و باوری خواه به اولا خرستانی و آنین. رضوان بیزار کردستان 24 کوبانی. سوري عليه والله روز بدنيا تزفرت عمري بني آدمي بس لازم حمي هبال بظن كأنه شاي الدنيا مريج بيش بيرا مروبي والدنيا كجندورة بفتلت الدنيا دولا بالهواء كده بيجم رجع كيبون منها رجع يبون تايا فقيرة هيا رزارتها بس بلو بني آدم بلا بظانت دنيا دولا بالهوا جاب دنيا دولا بالهوا وهوا جاب
بله تماشاوان اینجا ایدی ساعت دومی و برنامه پاشیف شکرستان بسیاری و دیالوگ بردام که اینجی برنامه چاویور سر برنامه پاشیف و زیادتر امی بحثا رجاره توری تندرستی کین ایروجی و دیال دکترک تایبتمند به داوود دانان و که دکتری تایبتمند به داوود دانان نخوشین داوود دانان تایبت جت هی رمضان دادی گلک گازنده ج داوود دانان تی نکردن زیادتر بحثا وی بابت هنی کین اینجی دیال مدام بله تماشاوان اینجا بری ام بچینه بابت تندرستی جی وجاره ام بچینه با کره کردستان دی زیادتر ام بحثا همی جهانی جید کین فلاتن یعنی مسلمان و پروژود بند یعنی بتایبتی جن بحث باشور جیب کین اف چند ساله کن پلی گرمی گلک برز بوینه بتایبتی جید هی رمضان دا اف ساله یعنی الهولری ام بحث کین یعنی هی رمضان بشکی یا گرم بحثا با کره کردستان بکین سر روی چندی کو یعنی هی رمضان گرمیه لیک کریکار تایبتی جین آسنگر و ین خدان فرنین نانی یعنی سر روی که کو پروژید بن بردام جی سرکارن خوب برای واکور کردستان و پاکیجک تایبت سروی بابتی لرحه باجار باکور کردستان ماه رمضان گلک گرم درباست به. دگل و گرماهیه ولاتیان کول فرنان کارت کن و دکاره هسنکاریه دنه گلک زحمتیان کشینن. او نام پیجن کو دم افطار دچمبر فرنان و گرماهیه 200 درجه داش با ولاتیان نانت پیجن و جبو اسنافن در دور آخو خوارنان چتکن دیارت کن کو همی باتات آخوب جهتینن و همجی خدمت آخو یا با ولاتیان پکتینن. جبر هوایا گرم و روژی نامپیش دم کار خود کنجی لبرانبری گلک زحمتیان دمینن. لرمضان جبر روژا کو ام دگرن دم کمرو بر گرماهی زیاده بخوته مرو زیاده بهشت به. جبر وی که پر جاران ام گل ولاتیان پفدچن دل هف دهیله. مخابن جنچاری ام جوی کاری دکن. دبن گرماهیه هاوینا رحه دا پیکانین پیشه هسنکاری جی دمه رمضان دا گلکی زحمته. هسنکاری کو رزق مال خواب هسنکاری دردخه لبر کوچکه 100 درجه گرماهیه هم روژی خود دگره و هم جی کار خوی زحمت بکتینه. تابی زور درجات عیشته سدید دونه چطور مثلا خدا نیم دادن چطور زور نابر روژی تابی زورم بی حاله باشی هم نانه خو قازمیش تکن بی تند شوله. هم نامپیش هم جی هسنکار آماجه به کتکن کو دما اوبروژینا بلا کس وان زیده حاجز نکن. جبر کو گلک به هر سبن و ناخوازن دل ولاتیان دوی ماها پیروز ده بهلن. هر وها دگل زحمتیان دی ساجی کیف خوشن کو هم کار خو هم جی عبادت خو بسر هفدتینن. دی پراستی سر رای گرما هاوینه و گرما مثلا یعنی زحمتیا روزی گرتنه او هر دو کریکال سر شغل خوب بردام خود خیروانا بنویسه و خود صحت وانا خوش که بله تماشاوان اینجا توری تندرستی ام دست بکنو پسپور تایبت دکتر ارشد صبحی دید گل مدام ام بحثا زیادتر داووددان نخوشین داووددان تایبت دیجیت هی رمضان دابکین دکتر ارشد تو گل بخیراتی زور سپاس داووددان زیادتر بحثا ها دید کو اساس و بناغه تندرستی لشی مروی تمامیه چه افتشتی هن راستت نوا وای تمام پیشچی پیروز بای مانج رمضان ل خلش کردستان بتایبتی ولا خلش عراق و جهانيش بقشتي دكم طبعا يعني كددان تندرست نبي مثلا آزار و هاو کردنو او چتانی تدابی کاریگریه چی تواوی دبیتا بشکانی تکیلش دبیتا هوی ناراحتی او انسانه يعني وكي خالك وبشكنيني وسيطرة كيال بو لشي مروفي أكيد استكي خراب بتشت خراب أبو هميلش أكيد أمدا بحثا هيفا رمضان بيروس بكين زيادة تركسين روجيجر قليش بهنا دافيد كين يعني حتى أني إسلاميش داف تشتهني هاتي بحث كرين ولو أو بهن الداف خداي مازن بهنا كو جرينجا و يعني رزق أخوة طيبتها ليه شغالية تندرسي فهم بحث كين جبرتش أف بهنا هنيش دافي روجيجريته بخوي لمانج رمضاني بيروز يعني ك او مانجا دي يعني الانسان ده بخوي آماده بكا كلش خوي آماده كالو او مانجا بالنسبه دمدان عندك تايبه منديها لرمضان دبي يعني عندك خالها دبي رصايب كي باراستني دمدانت باش تربي لو مانجا مثلا دبيني مشكلة رئيسي أويتيا
خاوێنکردنی دان و ئەوەیە مەسەلەن فترەی زۆر 16-17 سعات کە بە ڕۆژی دەبی کە تێنی دەبی مەسەلەن مرۆڤ بۆنی دەوی دێ ئەوە دەبی هەندێک خاڵ هەیە ڕەچاوی بکەی خاڵەکان چن ئەگەر زیاتر باز بکەیت لە خاڵەکان چنە مەسەلەن یەکەم چشت على الأقل دەبی ڕۆژێ دوو ددانت بشوێ ینی مەسەلەن لە ڕەمەزان مەسەلەن پاش ئەوەی ئیفتارت کرد دوایە مەسەلەن لەوی زەڕۆریتر کە پاشیوت خوارد کە پاشیوت خوارد شوشتنی دانەکەی دان زۆر زەڕۆریە زۆر ئەساسی چکەم ئەگەر مەسەلەن دان خاوێن ڕانەگیرا خاستان پاشی و ئەو خواردنە لە سەردەم و دان دەمینێ دەبتە هۆی دروستبوونی هەوکردنی پۆک یان کلۆربوونی دان ئەوەش میکانیزمی خۆی هەیە مەسەلەن ئەتوو 16-17 سعات ئەتوو کە لیک دەرکەرەکان لیچ دەرناکەن چکەم ئەو لیکە دەورەی ئەساسی هەیە یەک خواردن لەسەردان ناهێلی معدل خواردنەکان ینی ئەو پیسایە ئەو خواردنانە کە دەمێنێتەوە ئەو لیکە دەیشوا ینی ناهێڵی خاوێنکەرەوەیەکە بۆ خاوێنکەرەوەیەکە بە خاوێنی ڕایدەگری دووش ئەو بەکتریایانە کە ناو دەمت هەیە ئەو لیکە معدل فڕێ دەداتە خوارێ دەینێرتە خوارێ چکەم ئەتوو ئەو بەکتریایە بمینێ ئەو خواردنەش هەبیتن ئەو بەکتریایە هەڵدەستی ئەو خواردنەی بەکاردەینی ناو ترشەلۆکەک دروست دەکە ئەو ترشەلۆکە دەبتە هۆی کلۆربوونی دان و هەروها هەوکردنی پوک و دروستکردنی بۆنی ناخۆش و بێجگە لەویش ینی بەس شوشتنی دان نییە مەسەلەن هەندێک جێگا هەیە لە دان مەسەلەن فڵچەی ناگاتێ ینی فڵچەی ناخاوێنی ناکە مەسەلەن دەبی داوی دان بەکاربیێنی و هەروەتر باسی سیواک بکەین ئەوە چەند کاریگەری باشی هەیە لە سەردان ئەگەر سیواک طبعا يعني حديث پیغمبري لسر سنة چی مؤكدة يعني زور مثلا كاتي روجي مثلا تو كبر روجي بكاري من حتى وقت يتكش مادام فلورايدي تيدايا يعني ايوه اكون نجدار لقل اودان سيواك بكاري دتاني بكاري من زورجي استفاده لي ذكي وبس اون دي بخاين راجري يعني هر لەگە هەر بەکارهێنانێکی بشورێ و فترە بیگۆڕی وا باشترە ینی باسی ڕەمەزان بکەین ئەو گۆڕانە کاریانی بەسەردەم و ددانداتێن زیاتر نەخۆشیەکان زۆرتر دەبن ئەوانەی تووشی کەسی مەسەن و توش بوو بە نەخۆشیەکانی ددان دەبن یانیش کەمتر دەبنەوە لە ئەگەری بەڕۆژوو بوون وەڵی بەخۆی ئەگەر خاوێنی ڕاگری ینی مەسەرەن ئەو خاڵانەی کە بەحسمان کرد هەندێک خاڵیت کەش هەیە کە ئێستا بەحسم نەکرد ئێستا بەحسی دەکەم مەسەلەن وا ضرورية وا باشا كاتي باش بربانك مثلا زور مثلا شيرنمني زور بكارنيه سكم مثلا زور سا مثلا كافايني زور تيدايا او ودك طبقك لسدان باشا بقى ما باسي خواردني شيرينمني بكاين بتايبت لما يجي رمضان دي او ديار لها مش وينك شيرينمني زياد دخوري لنا ما يجي رمضان كوب بتوانين او شيرينمني كم كاينه وبو اوي تندروسي كمان تيك نسيبة تايبة دم وددان بخوي مثلا يعني دطاني بخوي نارمنا بس يعني تشتك بخوري زياتر باشترا يعني اگه شيرنا من يك طبيعي بلا دروس كراو باشترا مثلا خرما لباقلاو لو چتوا باشترا تيدغي يعني زوتر دتاويت ولا ناودم اثري كم تر دبي لسر ددان تيدغي بس مثلا دمني باقلاو چتوا اگه بكميه چي زور بخوري چەند شتێکی نەرێنی هەیە مەسەلەن یەک مەسەلەن پارچەی دەمینێتەوە بەکتریا زیاتر ئیستیفادە لێ دەکات کە ترشەلۆکە ئەو شتانەی دروستکە کە زەڕدانەکەی پێ بگەینی شیرنەمەنیە تەبیعیەکان ینی سروشتیەکان باشترە لە دروستکراوەکان بەڵێ ئەی باسی جوانکردنەوەی ددان بکەین بەڵێ کاریگەریە خراپ کاریگەریە باشەکان لەسەر جوانکاری ددان و ئەو ئێستا مەسەن زیاتر باز دەکرێت ئەوە جوانکاری مەسەن ددانەوە بەپێی ڕێگای هۆڵیوود و نازانم وایە بەڵێ بەخۆی مەسەلەن بەحسی جوانکردنی دام بکەین مەسەلەن چەند ئەوەکە چەند بابەتەکە یەک بابەت نییە مەسەلەن ئەتوو ئەگەر بێ یەک مەسەلەن ددانێکی پێشەوەی کلۆربی
بە مجەڕەت پڕکردنەوەی ئەو دانە ئەوە دەبتە هۆی جوانکردنی دان شتی کەمان هەیە مەسەلەن بەکارهێنانی لێزەر مەسەلەن بلیچنگ سپیکردنەوەی دانە ئێستا نوێترین شت کە بەحەز دەکرێت مەسەلەن هۆلیوود سمایل و ڤنیر ئەو شتانە ئەوەش یعنی زیاتر وا دەبینین ئافرەتان حەزیان لێیە مەسەلەن دەبینی ددانەکەی منزەڕی جوان نییە ناشرینە تێدەگەی یعنی دەبینی دەم و چاوچتی مشکلەی نییە هیچ دەم و لێ و مشکلەی نییە بەس خەلە لە شکلی دانەکەیە لە شێوەی دانەکەی هەیە دەکرێت لەوانە بکرێتن و یعنی ئەگە بە شێوەیەکی زانستی و تەندروستانە بکرێ زەڕی پێناگەین و هیچ مشکلەی نابیتن چ جۆرە مەسەڵەن جوانکاریەک مەسەن لە بوددان خراپە بۆ ئەوەی بینەران زیاتر خۆیان لێ دوور بخنەوە مەسەن کە هەندێک ڕێگا هەیە مەسەڵەن هەندێک دەڵێن بە خێ یانیش بە مادەی دیکەی کیمیایی خاوەن بکرێتەوە ئەوانە ئەگەر زیاتر ئێوەکو سپۆری تایبەتمەند بە بوارە ئەگەر باز بکەن وایە بەخۆی هەر ڕێگایەک ئەتوو کە بیکەی لە ژێر چاودێری پزیشکی دان نەبی تێدەگەی یعنی مەسەلەن ئەتوو مادەی بەکاردەینی نازانی ئەوە تەسیری لەسەر ئەو دانەی چییە کاریگەری لەسەر ئەو دانەی چییە مەسەلەن تۆزی لێتدا نازانم یان لیمۆی لێتدا یان حامز و چتووا بەکاردەینی کە علاسەس ددانی سپی دەکا ئەوە دەکا ئەکید کاریگەری نەرێنی لەسەر دەبیتن یعنی ئەوە بە هەموو شوێک دژی ئەو ڕێگانە بەڵێ ئەگەر مادەکەش سروشتیش بی بۆ نمونە تو باسی لیموت کرد مەسەلەن دەبینی ئێستا ئەو بابەتەش هەیە مەسەلەن زۆر کەس ئێستا لۆ ڕێزی موچتیوە لیمۆ شتی زۆر بەکاردەینی ئەمە وا دەبینین یعنی کاریگەری زۆر نەرێنی لە سەددان هەیە یعنی لەوانەیە لۆ لەش باش بی بەس لۆدان ئەمە دەبینین نا یعنی تەبقەچ لەسەر دەتاوێنتەوە تەبقەچ لە سەلادەدا زەڕ بە ددانەکەی دەگەینی باشە بە ئێمە باسی ژانی لە ناکاوی ددان بکەین زاری وهە مەسەن یان شتێکی سارد دەخۆ یانیش لە ناکاو ددانەکە ژان دەکە ئەوانە ئەگەری چین توشبوونەکە مەسەنە سەرەتاییە تووشی نەخۆشیێکی ددان دەبی یانی شتێکی ئاساییە وایە ئەوە چەند هۆیەکێ مەسەلەن هەستیاری دان بە ساردی یان بە گەرمی یان بە شیرنی یەک لە هۆیە سەرچیەکانی کلۆربوونی دانە کلۆربوونی دانە کلۆرەکەش لەوانەیە وای لێ هاتیە لە دەماری دانەکەی نزیک بووە یان هەندێک جار دووریش بی ئەو دەرئەنجامانەی دەبیتن کە بە ژان دەکا بە ساردی و بە گەرمی و بەو شتانە و بابەتە چ کەش هەیە ئەویش هەوکردنی پووکە هەوکردنی پوچیش مەسەلەن دەبینی ئێستا لێرە زۆر کەس ئیحتیمامی پێ نادە بەخۆی دەبی 6 مانگ جارێک هەر کەسێک دەبی پووک و ددانی خاوێن بکرێتەوە لای 6 مانگ جارێک لای پزیشکی ددان چکەم لۆ ئەتوو خلالی ئەو 6 مانگەی ینی بەو 6 مانگەی مەسەلەن ئەو نەخۆشە بە کەیف خۆی خواردنی پێدەخوا شیرنەمەنی پێدەخوا و ئەو فڵچەیەش کە بە کاردەینی لۆ خاوێنکردنەوەی ئەو دانەی شەرت نییە یعنی پێ بکرێ خاوێنی کا بە تەواوی ئەو خواردنە ئەو شتە کۆ دەبیتەوە لە مابینی پۆک و دانەکە دەبتە هۆی هەوکردنی پۆک هەوکردنی پوچ وا دەکات دانەکە هەستیار بی یعنی هەستیار بی لۆ گەرمی لۆ ساردی هەندێک زاریش لۆ شیرنی و ئەو شتانەی لێ دەکەوێت دکتۆرە تو باسی فرسەوت کردی باسی فرسە و معجون بکەینی زیاتر چ جۆرێک باشە مە باسی مارکەی نەکەین بەڵام جۆرەکەی مەسەلەن نەرم و ڕەقی فرسەکە یان جۆری مادەکان ناو معجونی ددان ئەمە پێش ئەوەی بکڕین تەماشەی بکەین لەسەر کاغەزەکەی بزانین چ مادەیەک بەکارهێنە زیاتر چ جۆرێک باش وایە بەخۆی بنسبەت فڵچەی ددان بیدایەت وا باشە ینی فڵچەی ددان 2 مانگ جارێک بیگۆڕی هەر دوو هەیڤە جارێکی بێتە گۆڕ 2 هەیڤە جارێک بیگۆڕی و باشترین فڵچەش ئەو فڵچەیە کە ڕیشەکانی زۆرە ژمارەی ڕیشەکانی زۆرە و نەرمیشە ئەوە جیاوازی نییە مەسەن یەکێک هەیە ددانی مەسەلەن ڕەنگێک بی هەر دەبی فڵچەی زۆر و نەرم بەکاربین یان ڕق خراپە بەخۆی بە ئێستا تەوەجوهەکە ئەوهایە ڕیشای زۆر بی و نەرمیش بی ڕق نەبی و واش باشترە ینی هەروادی بیدەبی چکەم ئێستا لای ماوەها باوە یەکەم جار کە فڵچەکەی بەکاردەینی ئاوی پێدا دەکە ئەوە هەڵەیە نابی شتێکی وانە یعنی نابی دەوی بە هیچ چی لە سەریدان چکەم کە ئەتوو
تەڕەت کرد ئەو هێزەی نامینێ ئەی بوو خاینکردنی فڵچەکە مەسەلەن لە شوێنێکدا دەتانی لە جێیەکی سەرەکەی قەپاتکەی هەیە قەپاقی لەسرە دەتانی دانێ لێ دەگەی بەو نەوعی ئیستفادەی لێ دەکەی دێنە سەر هەویری دان یعنی معجونی دان معجونی دانیش دەمینێتەوە بە پێی پێویست ئەتو چت دەوێ مەسەلەن هەیە حەزی لێ لۆسپیکردنی دان هەویری دانی تایبەت هەیە مەسەلەن لە هەوکردنی پۆک ئەویش مەسەلەن بۆ کاتێکی دیاری کراوم بەکاری دەینی مەسەلەن یەک دێتە لای نۆژداری دان یان پزیشکی دان مەسەلەن هەوکردنی پوچی هەیە پزیشکە کە پاش ئەوەی پووکەکەی خاوێن دەکا و مشکلەکە لە کۆڵ دەبتەوە مەسەلەن ئەو معجونەی لۆ دەنووسی کە تایبەتە بە هەوکردنی پووک ئەوە یارمەتی دەدا کە هەوکردنەکەی زووتر چابی هەشە مەسەلەن لۆ بەکارهێنانی ڕۆژانە هەیە هەویری دان لۆ ئەو کەسانە بەکاردێک کە دانیان هەستیارە کە ئەو هەویرە دانێ بەکاردێنی ئەو هەستیاریە کەم دەکاتن باش با باسی ڕەنگی ددان بکەین بەڵێ هەندێک کەسەنە مەسەلەن ددانیان کەمێک زەردە دەیانەوەی سپی بتەوە ئەو ددان زەردیە یعنی خراپە نەخۆشیە یانیش لە ئەسڵدا ددانی ئەو هەیە ئاسایە ئەگەر سپیش نەوی بەخۆی ڕەنجی دان دەمێنێتە سەر قەناعەتی بەخۆی چەند جۆرە ڕەنگ هەیە ددان ڕەنجی زۆرە ینی بە تەسنیف لەوانەیە زۆر تەسنیف دەکرێنی کە بە دەقیقی بەس بەعامەتی لێرە هەیە دەرە مەسەلەن دانی سپیە زەردە ئەوە دەمێنێت سەر قەناعەتی شخصەکەی ینی ددانی خۆی پێ ڕەنگەکەی پێ باشە یان پێ باش نییە سپیکردنیش ئەتوو مەسەلەن دەمی هەندێک جار دانەکەی خۆی سپیە بەڵێ بەس پیسی چڵکی لەسرە مەسەلەن لەوانەیە بە جوانی نایشوە یان سەردانی پزیشکدان ناکە کە 6 مانگ جارێک لێ خاوێنکە ئەوە ڕەنجی یعنی زەر دیار دەبی کە شوشتنەکی بەسیتی لۆ دەکرێت لای پزیشکدان ئەو دانە سپی دەبتەوە ڕەنجی خۆی دەگەڕێتەوە ڕێگایت کەش هەیە مەسەلەن دەبینێت و کە لۆشت خاوێن کردەوە هێشتا دەرێ یعنی بەدڵی نییە بەدڵم نییە ینی هێشتا دەرێت دەمەوێت هێشتا سپیتر بی ڕێگایت کە مەسەلەن بەکارهێنانی وەچ گوتما ئەو لێزەرە ئەو لێزەرە دانەکەی سپی دەکا بەس لەوانەیە موقەت بی جگە لە سپیکردن بەڵام خراپیەکە خراپیان خراپ نییە مەسەلەن مینایی ددانەکەیان مادەکەی ددان بەخۆی مەسەلەن کە سپیکردنەوەی دانی لۆ دەکرێت بلیچنگ مەسەلەن من کە لێزەر کە لێرە دەرێن لێزەر باوە ناو خەڵک بلیچنگ کە لۆی بەکاردەینی احتیمالە 1-2 ڕۆژ ددانی هەستیار لێبی هەندێک پاشەوی ئەتیادی دەگەڕێتەوە ئاسایی بەس لەوی ئەوەتر مەسەلەن کە ئەو سپیکردنە مەسەلەن بڵێن بلیچنگ لێزەرەکە احتیمالە موقەت بی دیسان ڕەنجی ئەوە دەکا بەس ئەگە بیەوێ بە تەواوی مەسەلەن هەندێک جار هەیە ڕەنجی دانەکەی بۆرە یەک دووش شێوەشی تەواو نییە شێوەی دانەکەش لەو کاتە دەتانی مەسەلەن لێوی باشتر هۆڵی سمایلەکەی لۆ بکەی ئێستا زیاتر ئەوە باوە هۆڵی سمایل ئێستا باوە خراپەیان باشە ویش دکتۆر واللهی مەسەلەن بە باسی جوانەکەی نەکەین یعنی دیارە خود جوانە وایە بەڵام بە باسی تەندروستیەکەی بکەین ئەوە شتێکی تەندروستە بکرێ یان خۆمان لێی دوور بخەینەوە بەخۆی مەسەلەن دەبینی هەیە پێویستیتی مەجبور دەبی بیکە ینی دانەکەی شێوەکەی تێکدا ینی بەدانی خۆی ڕازی نییە مەسەلەن هەیە دەبینی ددانی کورتە زۆر یان ڕەنجی زۆر زەردە ینی هەر مەسەلەن دەبینی لێزەری لێتدا هەر فترەچکە دیسان تێک دەستەوە ڕەنجی زیاتر لە بوو جوانیە بەس بە شێوەی تەندروستی بکرێ ئەوەی نییە ینی ئەمە دکتۆر ئیدی لە منداڵیەوە زیاتر باسی ئەوە کرات چوون بە شێوازێک ددان خاوێن بکرێتەوە بە حرەکەیەک لە منداڵیەوە زۆر جارەوە باسکرایە بە بینە سەر ئەو خاڵە ددان بە شێوازێک خاوێن بکرێتەوە وەکو حرەکە لە منداڵێک لە بوو گەورەیەک جیاوازیان هەیە یان هەمویان وەکو یەک وەڵڵا بەخۆی خۆزگە ئەوەم هینابە ینی ئەگە بمزا مەنیکانێکمانە لەسەری ئەوەمان دەکرد ئەگەر مەسەنە برین ئەوە فرچەیە ئەوەش ئازانم ئەگەر بڵێ مەسەنە برین ئەوە ددانەکەیە مەسەلەن ددانی ئەگەر کامیرە بەس بچێک نزیک بت بۆ زێدەتر دکتۆر بەحسا چونیەتی خاینکردنەوەی ددان بکرێت ئەگەر کامیرە هاوکارنمان لەگەڵ دکتۆری بن بۆ ئەوەی زیاتر لە بوو بینەران ئەگەر دکتۆر مەسەن ئەو فرچە ئەوژی فڵسەکە بدانەکەی
مثلا بنين أو الداني سريبي أو بقوس 35 درجة تمام بداية مثلا معزونك إلى سدادني بردكي مع فلسكة بهيش شيبي طبعا بوشي بارتي دكي إلى سدانة كان بسبري تمام أو دس بيدكي مثلا داني سري أوها لبشتودي أوها قوس أوها هموشي بالصبري يعني مثلا داعيناك بقوة هيز داعيناك تمام أوها بيشو مثلا إدداني خواري لخواري لو سري لخواري اللي بوسي هي سريج لسري بخواري لسري بخواري زي مثلا من إنجستن أو هابا دائري بشيوي بازني تمام ده صورين لسري لا جوري شتي بخام بكره قرسترين شوينا تمام جوري خوار عيني أوها هروتر بس مثلا زور كز غلطرين حركة أوها بكار بيني راس وراس كان مثلا دبين أو الدانة كان كلني هي أو كلناني هي ما بين الدان والداني مثلا بلين أو كاتو أو هذا يشوي أو بيساتي هالليرة دميني بس زر الدانة كذا دكتور دي بري تو باسي قوست كر باش أجر أو هذا يعني مثلا بشيوتي بازني هم للسري بو خواري هم لخوارج بو سري بي أو تكنيك أو تكنيكش هي أو يجدبي دبيت مشكلينيا بس أو بس راس وراسك نابي نابيت النا تمام باسي كاتي دان شوشتن مثلا زور زار كس هي مثلا ضل من لكاتي دان شوشنوي خوين لبوشي دي يعني فيديوي مثلا برين ضربت او زور او اغاريتيا او لبوي مثلا او الشخص برين هاو كردني بوشي هي هاو كردني بوشي هي مثلا دري لو دان ناشي والله دري اقد كذا شوم خيني دمينم لقر او كي لقى شوشنكي بلا او نخوشي هي لبوشي مثلا شعر سري دبي بيت لاي بزي شدان او التهابات او بيسات لبوشي بيت دري او مشكله نامينه يعني هاو او خوينا هي همو نواكويك هي هاو كردني او هي بديه هي هاو كردني بوكا تمام كبوك هاوكا زور هستيار دبي تشتكي بسيطي بيبكوي هر فلصي بيبكوي بخينده بس ك بوك تندروز دبي او يناب خوين بربوني نابيت بله والله دي زور سپاس بتا دکتور امه انو کجیچینه دیاربکری با کوری کردستان یعنی جبر شر و آلوزین وداویین با کوری کردستان تایبتش دیاربکری دی خلق وکی رمضان دن نادر کف ندر و دی رنگ پیچ گوریال دیاربکری وکی رمضان بری انو کنینه نید برام بریش ده هندک یعنی هر اتناوا رمضان ده خلق چنه اتناوا بازاری ده هندک جی کیم رنگت رمضان ید بری انو کجیل دف خود درست کنی دی هر وقت چوبه میزتر بحثا رمضان دیاربکری کین کچاو خلق رمضان افصاله و که رمضان دن جداتر و زیادتر گل هفکار ما و آخفتنین خلکی دیاربکری بخو کچا و او بحثا جوازی رمضان افصاله یا رمضان برینو کردیم افدر نافچه سوره امجی نهال گولانا گازینه براستی دما شروع پفچونان لوی داره 4 ماه وسا بجوی داره قد امجی شروع پفچون هبو اف درجی قد خبو هاتو چونا وده قد خبو لبله بهاتنا ماه رمضان برکت ماه رمضان لکوچه و کولان اجی خود نشان داده لور هوند بینن جوانک چای د فروش چای چه که ام بجن 6 7 چایدن لسر وی داره و لسر پلا چا سر پلا چه که براستی اف وک ام بجن کولانه اسکان یعنی جاده اسکانیا کول نوا هولیره وک اف جو وک وی داره ام بجن نشوا بکم لسر پلا چه که پلن دارا پرواژی گلکه خوشن از وسا نیشا تماشاوان ماجی بکم داما و چایجی گلکه خوش اف چادان چین کوده بجن جره چین کویه و د بجو تامایجی گلکه خوشه جبر کو چاته ده ام بجن زو سار نابم بله شوشا چای و خودی ول ودره ورکه که من خبشتره تو چای کاز دو کلمه بتره باخ نوبته چیه آیت الله نوبته آیت الله که آیت الله یک شوشا چای چه خاصه میلیونی میلیونه که میلیون بله مشتریت هنه مشتری ایه پeki نها ای سال مشتری هنه یا سال پوری چی یعنی مشتریت ای سال زده نه یا سال درباز بوی زده بون زده ای سال باشه برکت رمضان هست برکت رمضان هست بله 400 پلا خک ترجیح دکی ترجیح نوسا باشه تمام عافیت بشتره ساو تمام دست خوش بله و کما گوتیل 6 7 چایدان لسر و صوبه لنوا سوکا گازیه لسر ام بجن وی کوچه و کولانه د فروشو خک جتن و که و داره ام بجن خوره چای و د خون صحبت دکن پشتی
ڕۆژێ مرحبا شوەرە مرحبا چاوایە تاما چای خۆشە güzel oldu. Bayağı güzel. Beğeniyoruz yani çayını. Afiyet olsun. Tabi Kurdi zari? Anlıyorum ama söyleyemiyorum yani konuşamıyorum. Tamam. Es fahm dikim ne yazdık kava. Mala ta. Vazor spas merhaba şteri. Merhaba abi. Başı kek mi? Başım tabii çay başa. Navata Ramazan çavaya. Başa elhamdülillah. Başa. Hadi hoş. و تلفر هاتش خورا چای بعد خو صحبت دکی. آره محبت دارم. محبت خوش abi. چا وقت چا در باز ده. وقت خوش abi. Ramazan جو خوشه. باشه yani. بله. او نخوشی الور چی بون ام به شهر و پپچون چی بون وان چقدر تاثیر سر بکر. Vallahi psikolojim خرابه ya. میکنم چی بجم ولی. بله. اما نها راحت ترنه. انقا خوشه. راحت abi. هیویا و دخوازه و چیه؟ هیویا و دخوازه. Vallahi برا barış çebe. Em dixwazim barış çebe yani. Em qat çi bêjim yani. Peki zor spas. Xwedeş بله مرحبا اشتر حالو. سر چابا بریم. سیرامت کرده دو کاپ چه بیشن. صافی. بیجه. رمضان چه بوده؟ ولی رمضان zaten من معف کردم مش خوش کنی کان در کبن در واجم کتنه بولانتیه داد. چما؟ چما لا. دنیا عمري مش هفتش کی ورا من ندی. فهم کردی چه دی بیجم. بله. مون بحثا وی شهر و پفشونه نخواش دکنه مثلا. دائما خالدك نه گلن var نه گیدن var ملت مغدور بیه. İştine, güçtüne. برجي وحتى وان ساعات درن كوات كاري هون وصبر حتى در كابن هون نهار حتى نش در ما أنا راحتن ما تعطن جيت تشكينا ما يك عالي ماذا تشكيتنا فقوان خاني مانيا جوج بجرا ما أفكر هنا جي أشياء خودك شيء فقير هنا جي بيقا ودك شيء خد يردمك آمين مالتا رمضان شو در باست ولا رمضان باشه مش خودك لين باي هنيك مالا خد يا در باست به در باست روزه گرمه یا والله ایرو درو گرم بود فقط اینکه بارانات ورا پشکی باش و مالا خدا خدا قبیل که زور سپاس بله روزی و رمضان ام بیژن لوی داره لدیاربکر جی خوش در واسطه به طایبتی شیف هنکه و کل گلک جهان ام بیژن خرق نکاره در کفش در ولی بله حتی ساعت 11 12 حتی ساعت 1 جی خرق لنوا دیاربکر لکوچه و کلان دیاربکر جدر ونه و که چال سر پلا ود خون ام بیژن سر و پپیا یعنی سر و پپکا کلا پاچا جره ده بیژن وان دخوا و دنگ جگرجی ته ده بیژ کرم کن وارن او جگر خود فروش حتی درنگ شوه خیر و برکت رمضان لنوا بازار دیاربکر جی به وی اوای دومه زور صوت حسن كنت دنگو رنگي دياربكر جت نو رمضان دا شفن جداش سالن بورين رمضان تا بوما فگو اصلا دي بي في چند اف شر والوزي الوكر كردستان دياربكر جيب طيبتي نميننو رمضان ين برينو كه زفر نواج بو خلكي با كور طيبتي شي دياربكر زور صوت بله تماشاون اینجا ادمه زیادتر یعنی هر دقیقه موینجا مس الجل دکتوری اما بحثا ددانی کن دکتور دموی زیادتر بحثی او بکن مثلا نخوشیه چی طیبتی دمو ددان هي مثلا ايوا نصيحت لا نخوش كيدا كان ايدي نتوانن بروجو بنو اوان بردام من لقل چار سركردني دمو ددانيا بخوي تشتش تايبت نيه برين ك مانع بلا روجي قرتن بس مثلا دبيني عندك حالتها نخوش كتوشي نشترقريه كاتيا مثلا لا شويلاتشي يعني لدمي يعني مثلا اعذارك بحدي هي كنطانيتن بيستي بتسار السربي كاو رجلو بكره احتمال بينك بروج بس كبري تجتايبته بكمانع بي بروجي بي نيتش تشوانيا باش دكتور زور زار باسي او دكري اگر دداني كسك جاني هبي نظام هو زغا لخرابي زغاره خواردن دلي زغاره چي بچيشا ازاركي كم دبتو نظام شتي اوها نظام جيتان لي بوي وكونوش دار جيم لي بوا بخوي والله يعني مثلا دبيني ازاري واه تو كم وها ازاري هي دانك كبنزد ليدا نخوشك ناهلي ايش بك كو يعني بزغاري شتشي باورنا كم تاثير شويه هبيتن يعني لو انا اشتكى بز نفسي بيتن بريتن ام بي او دبم بي باش دبم زغاري هيك او شيء ارينيني لسدان لا لسدان لا سبق بس زري هي لسدان باشا كاريغري جانيدان لسر توربوني مروف او تن كاريغري هي مثلا كيما لسرتها باس ما كرت يعني اساسي تندرستي هموي لشا واه بخوي هر ازارك لدسم هبي اگر ايدم قدام بي اگر هر زيج كبي او زي
ئازاری دان لە ئازارە بە قوتەکان حساب دەکرێت کە ئازارێکی بەزەبرە بەڵێ ئەکید دەبتە هۆی تووڕەبوونی ئەو مرۆڤە ئەو ئینسانە بەڵێ حتا چارەسەری لۆ دەکرێت احتیمالی هەیە تووڕەبی عەسەبیبی دەوری هەیە ئەوە زۆر جار کەسێک هەیە مەسەلەن ددانی ژان دەکات ڕاست جێشی ژان دەکات ئەوە چەند پەیوەندی پێکەوە هەیە هەیە ئەو شتە هەیە لەبەر ئەوە لە علمی مەپێ لە برین لە طبی لە طب پێ دەنەن ڕادیتت پێین ینی ژانێک لە جێیەکی دەگوازرێتەوە جێیەکی مەسەلەن دەبینی ددانی عەقلی مەسەلەن دێشیتن کۆرێمە میرژی یعنی ئەویش وا دەڵێ ڕۆژێک لە ڕۆژاندانمە ئەوەندە ژانی دەکرد ئەدی جێشی جێ دێشی ئاتیادێ کە دانەکەی عیلاج دەکەی ژانی جێشی نامێنێتن هەیە شتی وا هەیە باشە لەو کاتەدا نازانم ئێوە پێ دەڵێن زیاتر بڕینی دەمار یانیش دەرهێنانی ددان چ هەنیان باشترە مەسەلەن لەسەر حالەت دانەکەی ڕادەوەستی چ دانەکە مەسەلەن دەبینی زۆربەی جار ددانی عەقڵ دەبتە هۆی ژانی جێ ئەوە دەردێتن دانە دەبی دەربێ بەس دانەکانیت کە مەسەلەن دەبینی ئەگەر کەڵکیوەی تێدا مابی بمینێت دانەکە دەمار بڕینی لۆ دەکەی و دەمینێتن مشکلەی نابی تەمام ئیدی بچی دەمار بڕین هەندە جۆرە باشتر و هەندێک جۆژی دەرهینان چ جیاوازیەکانە ئێوە جیاوازەکەی ئەوەیە مەسەلەن تو محاولە دەکەی هیچ دانەک نەچێشی هیچ دانەک باشنی بیچێشی بەس هەندێک جار دەبین دانەکە هیچ کەڵکی تێدا نەمایە چی لۆ بکەی ینی ئەوەندەی نەمایە ینی تو کە بێ دەماری بڕی پڕیکە و تەواو مشکلەی نەمینێ هیچ حەلەک نەمایی لە دەربی لە دەبی دەربێ باسی چاندنی ددان بکەین دکتۆر چەند ڕێگایکی هەیە چ وەختێک دەبی هەبی خراپی باشەکانی چاندنی ددان وایە بەخۆی چاندنی ددان ئێستا زۆر مشکلی لەمە حەل کردیە مەسەلەن دەبینی پێشترم یەک ددانەچی نەبا هەڵدەستان دوو ددان لەو بەری و لەو بەری گچکیان دەکرد جسرەچیان لەستدا دەنا ینی دوو ددانیان بە قوربانی یەک ددانی دەکرد ئێستا ئەو علمە هاتیە چاندنی ددان تیتانیۆمە کە لەسەر شێوەی بڕغوە لە شەویلاک کوندە لە ناو شەویلاکدا دەندرێ پاشەوی یان ڕەسەن لە خلالی هەفتەچی یان پاش سێ چار مانجی قالبی لۆ دەجیدێ ددانێک دێتە سەر ئەو دانە ینی ئەو تیتانیۆمە دەستە ناو شەویلاک هێز شەویلاک بە هیچ ینی بە شێوەیەکی تەندروست و زانستیانە بکرێ هیچ زەڕی نییە و بالعکس نەخۆشەکە ئیسراحەت دەکا ئەتوو ناچی دەست دەیە ددانەکانی تەنیشتی یعنی ئەو برێن ئەو زەرعایان ئەو چێنراوە جێی ڕەجی دان دەگریتەوە ئەی باشە لە کانەمە ڕەجی دان دووردا مەسەن ئەو کاریگەری خراپی لەسەر پۆک نابی هیچ کاریگەری خراپی لەسەر ئەوە هاتە نەهاتە پێش خۆی لەگەلەش دەگونجێنی ئەو تیتانیۆمە یا مەسەن ئەو بڕغۆ کە لە شێوەی تیتانیۆمە خۆی لەگەل لەش لەگە هێز چی شەویلاک دەگونجێنی کو یەک مەسەلەن جێیەکی دەشتە پلاتینی لۆدادنێ هەر ئەو بڕغیان دێتە پێشتا نازانم ددان ژان دەکە باشە ژان و شتی کووە و دکتۆر ئەگەر باز بکەن وەچی هەر نەشتەرگەی دەترسێ دەڵێ ئەو بڕقیە کوب بکەمە ناو بەخۆی ئێستا باشتر بووە پێشترە کە بیدایەت هات بوو مەسەلا عالم حەزی نەدەکە مەسەلەن دەترسا بەس ئێستا شتەکە باو بوو ئەتیادیە فینی وەچی نەشتەرگەریەکی بچووکە ینی تقریبان ددان چێشانێک هەندێک زە هەر ئەوەندەیە لۆی دادنێ و هیچ مشکلەی نابێتن باباسی چاو خواردن بکەین و کاریگەری لەسەر ڕەنگی ددان ئەو شتی زۆر زار باسکرەیە هەتا چەند ڕاستە مەسەلەن چاو قاوە خواردن ڕەنگی ددان دەگۆڕێ بەخۆی کاریگەری لەسەر هەیە چاو قاوە چکە عەفوەن سەلامەتی چاو قاوە مەسەلەن ڕەنگی دانەکەی تێک دەدا تەسیری لەسەر هەیە یعنی زۆر ئەگەر بخۆینەوە چاو قاوە کاریگەری زۆر خراپە دکتۆر نازانم نەخۆشیان نانە ئەساسە ئاوچی بخۆ دکتۆر با بەڵێ تەماشا بنێژادی دیال دکتۆری ئەمێزەتر هەر بەحسێ دەدۆن پاقشکردنێ چارەسەری ئەگەر چاو قاوەی زۆر بخۆینەوە بەڵام دەمانەوێت گەر ڕەنگیش نەگۆڕێ چارەسەر چێ ئەی لە دەبی کەم بکەینەوە هیچ ڕێگایەتر نییە وەڵە بە بەردەوامی بیشۆی و مەسەلەن بەخوازانێشتان چانە بۆ باشتر دەبی چکە بزانم هەر ئەو خواردنەوەش بوو ڕۆژوش باشە ئەو پەڕێگەر چەند یانێ ماوەیەکی زۆر کەمان مابیدە بوو پاشی و دکتۆر ینی مەسەلەن بە شێوەیەکی بەردەوام بیشوا و
شش مانگ زارت شوچی گوتم بست لای پزیشکدان خاوێنی ڕایگری هیچ مشکلەی نابێتن انشاءالله هیچ چارەسەری دیکە نییە یعنی چەند کەمترکەوە باشترە ینی کەمتر بکرێتەوە خاصة قاوە ینی زۆر تەسیر لەسەر ڕەنجیدان الوقاية خير من العلاج يعني چارەسەری خۆ پاراستن باشترە لە چارەسەری بازیاتر کەمترکەی ئەوەندە باش باسی بەگشتی نەک بە تەنیا لە ناو مانگی ڕەمەزاندا خۆ پاراستن لە نەخۆشیەکانی ددان یعنی خراپی یان هەوکردنی پۆک چ ئامۆژگەرێکی تایبەت هەیە لە بۆ هەموو ئەوانەی کە دەیانەوێت ددانیان ئامۆژگارێک کە بریتینە لە خانە ڕاگررتنی ددان بەڵێ و 6 مانگ زارت چیش سەردانی پزیشکدان دکتۆر زۆر داوای لێبوون دەکەم ئەت شاوی بخوا نازانم هێشتا ما بزانم یعنی هێشتا قڕگت پێدەچی نازانم نەخۆش بی ئەگەر نەخۆش بی ئینشەڵا سەلامەتی ئەگەر نەخۆشیش نەبی هەر بژی باش دکتۆر چ زێدەتر ژبلی مەسەلەن شەش هەیڤێن سەردانە دکتۆری ئەو بەردەوام دوو ڕۆژۆم بێتە پاخشکردن زیاتر شتێکی دیکە هەیە ئامۆژگەرێکی تایبەت بی بەخۆی ئەت 6 مانگ زارە کە سەردانی دکتۆرەکە دەکەی مەسەلەن ئەگەر عیبەتی کچکە هەبی لە ددانت بەڵێ دکتۆرەکە عیلاجی دەکە ناهێلی زیاتر بێ و عیبە یان تەشەنە بکە و ئەوەیە ینی ئەوکە بەس ئەگەر لێی گەڕێی بە ساڵ سەردانی پزیشکنەکەی لەوانەیە مەسەلە مشکلێکی کچکەت هەبی بەرەبەرە ئەو مشکلەی گەورە دەبی وەی لێدێ حل ناکرێەوە ینی تمام دەبیدانەکە ئەوە بی دەربێتی دکتۆر ئەرشەد سوبحی بەسپۆرێ نەخۆشیێندا بۆ ددانە تو دێدەمەوە بۆی دادگەرمەدا بووی زۆر سپاس بوتە زۆر سپاس بۆ ئامۆژگاریان بەرەی تەماشاوان هێژە ئێدی بەرنامەیە پاشیف بەردەوام بکە هینژی گەلمەداوان بله تماشاوان اینجا دیل دما بریدا یعنی سر ساعت و یکم گل هذا بونش پیشکش کردن برنامه پاشی و ابروکه دا زیاده تر از یعنی بسراست منو که خلق زیاده تر سر یعنی سفره پاشی و دانشتی دی صحت بالوهمیا خود روزی نویجت و همیا قبل کت ابروکش دام بحثا گیان لیبوردایی خوشتویه کر هیوی دارین همی خلق ایدی فری و تست بده خزر لیبورنش هفدو بکن دا زیاده تر جان خوش بد گل دکتوری جیم زیاده تر بحثا نخوشین داوود دانا کر عندك دوما يجي دكتور يعني حفكوي بشكل شو نيما بحث هذا بود زانا كده خاص سلامتي يجي دكتور كي تماشاوان هنجا ايديش كردستان بالشارع شویم بیش دا برنامه پاشی و چش نوا استودیوش به یا جیش در و استودیو بده بردان کرد یه هدا بخاطر دمت خوش نوار رمضان دا با همین تماشاوان و گهدارا و خود روزی نویجت همین مسلمانین همین جهانجی یعنی قبیل که تایباتیشی ین کردستان و دیل دا خازا دمن خوش به هوا تایباتیش دم پاشی افطارا هر شاد باشید